پرۆژەی ڕەخساندنی هەلیکار لە هەرێمی کوردستانی عێراق. بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی دەستپێکردنی پرۆژەکە و هەروەها دانیشتنی یەکەمی پرۆژەکە. ئازیزانم، ئەم پرۆژەیە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ پرۆگرامی پەرەپێدان هەروەها لەگەڵ UN هابیتات ئەنجام دەدرێت. لە چوارچێوەی بەرنامەی بەرەو پێشەوە کە لەلایەن سندوقی متمانەی مەدەدی سەر بە یەکێتی ئەوروپا کۆمەک دەکرێت. خۆشحاڵانە لەلایەن دەستگای ڕوانگە و پارێزگای هەولێر جێبەجێ دەکرێت. گوژمەی پرۆژەکە بریتە لە 3,800,000 یۆرۆ لە شارەکانی هەولێر، سلێمانی و دهۆک ئەنجام دەدرێت. بۆ زیاتر ڕۆشنایی خستنە سەر پرۆژەکە و زانیاری زیاتر داوا دەکەم لە بەڕێزداستان قادر بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری دەستگای ڕوانگە. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست، دەستگای ڕوانگە بە خۆشحاڵی و بە خێراتنی هەموو لایەکتان دەکاتن بە ئامادەبوونتان لە یەکەم دانیشتنی بەخشینی زانیاری سەبارەت بە پرۆژەی ڕەخساندنی هەلیکار لە هەرێمی کوردستانی عێراقدا. پرۆژەی ڕەخساندنی هەلیکاری لە کوردستانی عێراقدا پرۆژەیەکە لە چوارچێوەی پرۆگرامی بەرەوپێشەوە بەڕێوە دەچێتن کە پرۆژەیەکی هاوبەشی ڕێکخراوی UNDP UN هابیتاتە کە ئەم پرۆگرامە بە مەبەستی پاڵپشتیکردنی ئەو کەسانەی کە با بڵێم زروفێکیان بەسەر هاتووە لە لوبنان و عێراق، ئەمانەش کە زەرەر بوونە بە هۆکاری ئەم قەیرانانەی لە ناوچەکانی سووریا و عێراقدا ڕووی داوە کە ئەم پرۆژەیەش لەلایەن سندوقی مەدەدی یەکێتی ئەوروپاوە پاڵپشتی دارایی لێوە دەکرێت و هەروەها لەلایەن پارێزگای هەولێر و دەستگای ڕوانگەوە جێبەجێ دەکرێت. ئامانجی سەرەکی بەرنامەی بەرەوپێشەوە بریتێ لە گەشەپێدان و بەرەودان بە توانە کۆمەڵایەتیەکان و هەروەها کۆمەکردنی ئاوارە و پەنابەر و خەڵکی هەژار لە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی کە هەڵەبجەش لە خۆی دەگرێتەوە بە مەبەستی زیادکردنی هەڵی کار و ڕەخساندنی با بڵێم ڕێژەی دامەزراندن لە نێوان ئەم چینانەدا بۆی بتوانن کارێکی بەردەوام بۆ خۆیان بەدەست خۆیان بهێن و هەروەها لە ڕێگەی بەرزکردنی ئاستی دامەزراندن لە نێوان کۆمپانیەکاندا بە تایبەتی لە نێوان ئەو چینانەی کە تەمەنیان لە نێوان 18 تاوەکو 35 ساڵانە. چاڵاکەکانی ئەم پرۆژە لە چەند بەشێکی جیاواز پێک دێتن کە یەکەمیان بریتە لە دامەزراندنی زیاتر لە 400 گەنج لە سەرئاستی هەرێمی کوردستاندا و بەخشینی موچەکانیان بۆ ماوەی 6 مانگ بەلایەنی کەمەوە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە کە دواتر مەرجێک کە لەسەر کۆمپانیەکان دانراوە دوای ئەم ماوەیە ئەبێ بەلایەنی کەمەوە 120 ئەم خەڵکە کە دامەزراون بە شێوەیەکی بەردەوام لە کۆمپانیەکان بەردەوام ببن. چاڵاکی دووەم بریتە لە بەخشینی مەشقی پیشەگەری بە زیاتر لە 150 گەنج کە تیایدا بۆ ماوەی 6 مانگ بەلایەنی کەمەوە ئەم گەنجانە بە شێوەیەکی پراکتیکی لەناو کۆمپانیەکان مەشق وەردەگرن و هەروەها ئەزمون بەدەست دەهێنن. دوا چاڵاکی لەم پرۆژەیە بریتە لە سەپۆرتکردنی یاخود بەخشینی هاوکاری دارایی بە چەندەها بزنسی بچووک و مامناوەند لە ڕێگەی ئەم پرۆژەوە کە تاوەکو بتوانن بزنسەکانی خۆیان پرۆژەکانی خۆیان گەورەتر بکەن و بەرەو پێش ببن. هەر بۆیەش ئەمڕۆکە لێرە کۆبوونیتەوە وەکو یەکەمین دانیشتن بۆ ئەوەی ئەم کۆمپانیانەی کە ئارەزوومەندن لەم پرۆژەدا بەشداری بکەن زانیاری لەسەر ئەم پرۆژەیە وەربگرن و یاسا و ڕێنماییەکان وەربگرن بەهۆی ئەوەی بتوانن چۆن پرۆژەکانی خۆیان و داواکارەکانیان پێشکەشی ئەم پرۆژەیە بکەن کە ئەم جەلسەیەش ئەبێتە دانیشتنی زانیاری کە بۆ ماوەی نیو ڕۆژ لە هەر سێ پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلەیمانی کە هەڵەبجەش لە خۆی دەگرێتەوە ئەنجام دەدرێتن. بۆیە داوا لە گشت کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەکەین کە بە پەرۆشەوە بەشداری ئەم پرۆژەیە ببن و داواکارەکانی خۆیان پێشکەش بکەن لە ڕێگەی ئەم زانیاریانەوە بتوانن هەرچی پرسیارێک یاخود زانیارەکان پێویستە وەری بگرن و دواتریش لە ڕێگەی وێبسایتی تایبەت بە پرۆژەکە و ئەو معلوماتانەی کە بەخشراوە سوودێکی تەواو لەم زانیارانە وەربگرن و پرۆژەکانیان بە جوانترین شێوە پێشکەش بکەن. دووبارە لە کۆتایی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین، هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان دەخوازین، هیوادارین ئەم پرۆژە ببێتە دەستپێکێک بۆ هەموو ئەو کۆمپانیانە تاوەکو بتوانن
باری دارایی خۆیان بەرەو پێش بن و بارای دارایی ناوچەیەکە بەرەو پێش بین. دووبارە زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک داستان قادر بەڕێوەبەری پرۆگرامەکان لە دەستگای ڕوانگە و پێدانی ڕوونکردنەوەی زیاتر. ئازیزان لە چوارچێوەی بەرنامەی بەرەو پێشەوە پرۆژەکە بانگێشە بۆ کۆمپانیاکان دەکات بۆ پێشکەشکردنی داواکاری لە چوارچێوەی ئەو گوژمەیەی کە باس کرا بە مەبەستی باشترکردنی ئابووری و هەروەها بواری دامەزراندن و دروستکردنی هەلیکار بە تایبەتی بۆ لاوان و ئافرەتان. ئازیزان ئێستاش بە پێویستی دەزانم داوا لە خات و ئیزابێلا وریبێ بەڕێوەبەری نووسینگەی نەتەوەیە گرتوەکان لە هەولێر بکەم بفەرمێت بە پێشکەشکردنی وتارەکەی. Good morning. I don't think anyone can see me through the microphone of the media, so I have to show myself to be clear. Good morning, everyone. Your Excellency, Mr. Governor, friends from Ruanga Foundation, dear companies. I'm very glad to be here and to see such a high turnover of companies because you are a vital ingredient of any economy in the world, and the economic growth of this country depends very much on you. The small and medium enterprise companies which you represent are usually having more difficulties in access to finance and other legal framework limitations, but in our case, we are trying to facilitate exactly this and achieve something which is of vital importance to the country. And this is to create jobs. Jobs, my jobs are vital for any society. You know, you see what's happening around. We have so many young people searching for jobs. And that is why this activity is focusing on attracting young people from three very vulnerable target groups, which are refugees, internally displaced people, and host communities who are suffering from the implication of the Syrian crisis. And you will have today this information session that will give you all the details on how you can apply with the project to hire some representatives of those communities to help your business, to try to teach them, coach them, and eventually sustain them as your employees in your companies. In this regard, I would like to conclude by thanking you again for your attendance and to thank mainly to the donor of this program, which is the European Union Trust Fund Madad, which is for addressing the implications of the Syrian crisis around Syria and the neighboring countries. And my name is Isabel Uribe. I'm head of the UNDP office in Erbil because I didn't hear in the translation the proper wording. So thank you very much again, and I wish you good luck.
زۆر سپاس بۆ خات و ئیزابێلا بەڕێوەبەری نووسینگەی UNDP لە هەولەر. بێوانانی ئازیز، وەک پێشتر باسکرا پرۆژەکە لەلایەن دەستگای ڕوانگە و پارێزگای هەولێرەوە جێبەجێ دەکرێت. بۆیە بە پێویستی دەزانم داوا بکەم لە بەڕێز دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکانی. بەیانیتان باش. زۆر سوپاس بۆ دەستگای ڕوانگە، سوپاس بۆ ڕێکخراوی UNDP، سوپاس بۆ هابیتات، بۆ سندۆقی متمانە مەدەد سەر بە یەکێتی ئەوروپا، سوپاس بۆ ئێوە کە لێرە ئامادە بوون ئەم پرۆژەیە و ئەم پرۆژانەی پێشووتریش کە ڕوانگە بە هەماهەنگی و بە پشتیوانی ڕێکخراوەکان کردوێتی جێگای تەقدیرە، جێگای دەستخۆشیە. ئێمە زۆر سەربەرزین بەو ڕێگای کە ڕوانگە گرتوێتە بەر هەڵی کار بەنسبەت ئێمە وەکو حکوومەت، وەکو پارێزگا لە ئەولەویەتدایە و هەمی ئێمە ئێستا ئەوەیە چۆن بتوانین دەرفەتی کار بۆ هەموو ئەم هەزاران کەسە دابین بکەین کە ساڵانە دەبینن لە مەراسیمی دەرچوانی زانکۆکان ڕێوڕەسم دەکەن، بەڵام دوای ئەمە ڕۆژگاری سەخت دەست پێ دەکات و ئێمە لە دانیشتنەکانمان، لە کۆبوونەوەکانمان، لە پلانی کارمان هەمیشە خەمی گەورەمان ئەولەویەتی ئێمە ئەوەیە چی لەم هەزاران گەنجە بکەین، چۆن بتوانین تەوزیفیان بکەین، چۆن بتوانین دەرفەتی کاریان بۆ دابین بکەین. لە کاتێکدا زۆر بەڕوونی لە بەرچاومانە کە ئێمە ناتوانین لە کەرتی گشتی ئەمانە هەمویان دابمەزرێنین و ئەمە کێشەیەکی گەورەیە. بۆیە دەبێت پەنا بۆ ڕێگای تر ببین لە کەرتی تایبەت، لە کەرتی مشتەرەک، لە ڕێگای ئەم پرۆگرامانە کە بە سوپاسەوە و ئێمە پشتیوانیان نەبین و هانیان دەدەین و ئەوەی پێمان بکرێ وەکو ئیدارەی پارێزگای هەولێر بۆ کار ئاسانی، بۆ بەردەوامیدان بەم جۆرە پرۆژانە کە ڕوانگە و پشتیوانەکانی پێ هەڵساون هەم سوپاسیانەکەین هەم لەگەڵیانە بین بە هەموو ئیمکانیاتی لۆجستی خۆمان، ئیمکانیاتی حکوومەتی خۆجێیی پارێزگای هەولێر بۆی ئەم پرۆژانە بەردەوام بن و سەرکەوتوو بن. بۆیە من پێم وایە باشترین کار و لەبارترین کار کە ئێستا بۆ ئێمە لە ئەولەویەتدا و زۆر گرنگە ئەوەیە دەبێ ئەم پرۆژانە بەردەوام بن و دەرفەتی کار و تەوزیفکردن و بەکارخستنی ئەم هەموو هەزاران خەڵکە کە توانای هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە سەرکەوتوو نەبوون لەوەی بتوانین بیان خەینە سەرکار. ئەمە سەرەتایەکی باشە و من جارێکی تر تەئکید دەکەمەوە. ڕاستە من سەرەتا تازە هاتوومەتە پارێزگا بەڵام متابعی ئیشەکان بوومە و ئاشناییم هەیە لەگەڵ ئەو کارانەی ڕابردوو ئەم دەستگایە کردوێتی لەگەڵ UNDP، لەگەڵ هابیتات، لەگەڵ سندۆقی متمانە مەدەد سەر بە یەکێتی ئەوروپا، لەگەڵ دەستگاکانی تر، لەگەڵ ڕێکخراوەکانی تر. من سوپاسی یەکەیەکیانەکەم، دەستخۆشی لە یەکەیەکیان دەکەم. هیوادارم بەردەوام بن، ئێوە بەردەوام بن، ئێمە بە دڵنیایی پشتیوانتانین و لەگەڵتانە بین و لە تەنفیزی ئیشەکان ئێمە لەسەر ئاستی ناحیەکان، قەزایەکان، لەسەر ئاستی پارێزگاش و دروستکردنی تەوازونیش لە دابەشکردنی دەرفەتی کار لە هەموو سنوورەکانی پارێزگای هەولێر ئێمە هەموو دام و دەستگاکانی خۆمانی حکومی دەخەینە خزمەت ئەوەی ئەم پرۆژەیە، ئەم پرۆسەیە بە سەرکەوتووترین شێوە بجێبەجێ بی. جارێکی تر بەیانیتان باش، کاتێکی خۆش، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سپاس بۆ دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر و دووپاتکردنەوەی پشتگیری بۆ پرۆژەکە. ئازیزانم، 5 خولەک پشوویەک وەردەگرین، دواتر دانیشتنی یەکەم دەست پێ دەکات بۆ ڕوونکردنەوەی زیاتری پرۆژەکە و چۆنیەتی پێشکەشکردن و هەروەها ئەو چەناڵان و وێبسایتەی کە کۆمپانیەکان دەتوانن لە ڕێگەیەوە پێشکەش بکەن. ئەو برادرانەی لە دووە دانیشتنە دەنگی من بە وازەحی دەبیستن؟ ئەوەنەی دووە دانیشتنە دەنگی وازەحە؟ زۆر چاکە. من ناوم پەروێزە، ئەوڕۆ لە خزمەتتاندام
بۆ ماوەی چەند کاتژمێرێک بۆ ئەوەی زانیاری پێویست لەسەر ئەو پرۆژەیە پێتان بڵێم و هەروەها تا ئەو ڕادەیە کە بتوانین پرسیارەکانیشتان وەڵام بدەینەوە. هەر هەمووتان مەجموعە جانتەیەک لەسەر مێزتانە تکا هەر یەکێک ئەو جانتانە هەلگرن بۆ ئێوە دابین کرا ئەو جانتانەی لە پێشتانە تکا دابەشکەن هەموو فۆرم و زانیاری کە لێرە باسی دەکەم بە تەفاسیلی زیاتر و بۆ معلوماتی زیاتر لەناو ئەو جانتانەدا هەیە. بۆیە لە ماوەی پێشکەشکردنی ئەو پرزنتیشنە احتیمالەن زۆر جار پێتان بڵێم لە فۆرمی ژمارە هەندە ئەو معلوماتانە هەیە بۆیە باشترە بیکەنەوە و تەماشای بابەتەکانی ناوەوەی بکەن. با دەست پێ بکەین. تەبعەن ئەو پرۆگرامە جیاوازیەکی هەیە لەو پرۆژانەی پێشتر کە بەشداریتان تێدا کردووە وەکو کۆمپانیا. ئەو پرۆگرامە شێوازێکی پارتنەرشیپە واتە شێوازێکی هاوبەشی کارکردنە لە نێوان ئێوە وەکو کۆمپانیا لەگەل ئەم پرۆژەیە. ئێوە دەبنە بەشێک لەم شەریک ئەو پرۆژەیە و بە شێوەیەکی پارتنەرشیپ ئەو پرۆژەیە بەڕێوە دەبن و جێبەجێ دەکەن. یەکەم جار با بینە سەر ئامانجی ئەو پرۆژەیە کە کاکداسان باسی کرد بەڵام منیش پێم باشە دووبارەی بکەمەوە. دوو ئامانجی هەیە ئامانجێکی جیهانی هەیە یان نێودەوڵەتی هەیە کە بۆ باشترکردنی باری کۆمەڵایەتی و ئابووری ئەو کۆمەڵگایانەی تووشی کێشە بوونە نەو ناوچەیە بەهۆی ئەو شەڕانەی کە هەیە و بوو باشترکردنی باری کۆمەڵایەتی پەنابەر و ئاوارە و ئەو کۆمەڵگانەی کە میێوانداری ئەوانەیان کردووە. ئەو پرۆژەیە دانرا کە بۆ هەرێمی کوردستان بریتیە لە پارێزگای هەولێر، پارێزگای دهوک، پارێزگای سلێمانی هەروەها حەلەبجەش لە زمنی پارێزگای سلێمانیدا. و دوو ئامانجی تایبەتیش لە خۆ دەگرێ کە بەرزکردنەوەی ڕێژەی هەلی کارە بۆ پەنابەر و بۆ ئاوارە و هەروەها بۆ ئەوانەی ئەو گروپانەی کە ئێمە پێیان دەڵێن زەحمەتی دەبینن لەناو ئەو کۆمەڵگانە و هەروەها بەرزکردنەوەی ئاستی توانای کەسەکانە بۆ ئەوەی بتوانن کار بەدەست بینن هەروەها بتوانن بەردەوام بن لە کارەکەی خۆیان. ئەو گروپانەی کە ئێمە مەبەسمانە یارمەتیان بدەین بریتیە لە گەنجەکان لە نێوان 18 ساڵ بۆ 35 ساڵ و هەروەها ئافرەتان بە تایبەت ئەو ئافرەتانەی کە سەر و خێزانن و هەروەها ئەو کەسەی کە بوو ماوەیەکی دوور و درێژ بێکار بووە. ئەو پرۆژەیە یارمەتی ئەو گروپانە دەدا واتە ئێوەش لە پرۆپۆزەلی خۆتان ئەبێ ڕەچاوی ئەو گروپانە بکەن. ئەنجام ئەو ئامانجەی کە پلانی بوو دانرا بە کەمیەوە دەمانەوێتن بتوانین ئەو ئامانجە بەدەست بینین. لە کوتایی ئەو پرۆژەیە 400 کەس بوو بە کەمیەوە 6 مانگ کار دەدوزنەوە و ئەچنە سەر کار. 300 کەس لەوانە خۆلی تایبەت دەبینن لە زمنی ئیشکردنیان کە ئەوە توانەکەیان بەرز دەکاتەوە و ئەو توانە بەرزکردنەکەش دەبێتە سەبەبی ئەوەی بتوانن لەگە کۆمپانیەکانی خۆیان بەردەوام بن لە ئیشکردن و هەروەها لە کوتاییدا لەو 400 کەسە لە 120یان بۆ ماوەی 1 ساڵ دوای تەوابوونی پرۆژەکە لەگەڵ ئەو کۆمپانیە بە درێژەی دەکێشیت و لەگەڵیان کار دەکات. بابەتێکی تر ئێمە کۆمەڵە گەنجێکمان هەیە تەخەروجی کردووە فرێشە مەجای ئەوەی نییە ئەکسپریەنس بەدەست بێنێ
150 لەو گەنجانەی کە تەخەروجیان کردو و ئامادەن بوو کار مەجالیان دەدرێتێ بۆ ماوەیەک بۆ ماوەی 6 مانگ کە ئەوانەش ئێکسپریەنسی پێویست بەدەست بینن و سەرجەمی ئەو ژمارەیە ئێمە پێمان وایە زیاتر لە 550 کەس لەو پرۆژەیە توانن سوودمەند بن. ئەم پرۆژەیە یان ئەو پارتنرشیپە لە نێوان ئێوە و لە نێوان پرۆژەکە چ سوودێکی بۆ ئێوە هەیە؟ یەکێک لەو بابەتانە ئەو پرۆژەیە یارمەتی دارایی لە نێوان $10,000 هەتا $6,000 دابین دەکەتن بۆ بەشێک لە موچەی ئەو کەسانەی کە لای ئێوە دەست بەکار دەبن. واتە $10,000 کەمترین مەبلەغە و نابێ لە $6,000 زیاد ببێت. بەڵام ئەو مەبلەغە بۆ چ دابین دەکرێت؟ ئەگەر ئێوە موچەی کارمەندتان مەبلەغێک بێ 170 ئەو بابەتە لەو گرانتە دابین دەکرێت واتە 170 موچە و هەروەها ئەو 170 موچە نابێت لە $700 زیاتر تێبپەڕێ باقیەکەی خۆتان دابینی دەکەن. بۆ نمونە ئەگەر هاتوو موچەی کارمەندەکە $1,000 بێت بە پێی ئەمە 170کەی دەکاتە $700 و ئەگەر 1250 بێ دووبارە 170کەی هەر دەکاتە $700 لەبەرەوە ناکرێت لەوە زیاتر. ئەم پرۆژەیە بەلای ئێوەوە بوو چه گرنگە وەکو کۆمپانیا. یەک یارمەتیتان دەدات ئەگەر پلانی زیادکردنی بیزینێستان هەیە ئەوە ئەبیتە یارمەتیدەرێکی باش بۆ دابینکردنی کارمەند. هەروەها توانای لە ڕێگەی ترینینگی سەر ئیشەکە توانای ئەو کارمەندەش بەرز دەبێتەوە و شانسیشی زیاتر دەبێت لەگەڵتان بەردەوام بێت نەک تەنها بۆ ماوەیەکی کورت بەلکو بۆ ماوەیەکی دوور و درێژ وەکو ئینڤێستێکە لەناو ئەو کارمەندەش دەکرێتن. لەلایەکی ترەوە وەکو ئەرکێکی کومەڵایەتی هەموو کۆمپانیایەکیش ئێوەش یارمەتیدەر دەبن لە یارمەتیدانی ئەو گروپانەی کە باسمان کرد. و هەروەها لەبەر ئەوەی لە زمنی تەقدیمکردنی ئەم تەندەرە ئێوە ئەبێ بە پرۆسەیەکی HR دا بچن، یعنی تەنها ببرن تەندەر نییە پرۆپۆزاڵەکە لە زمنی تەقدیمکردنی ئەم پرۆپۆزاڵە ئێوە پێویستە لە مەراحلی HR دا بڕۆن و ئێمەش گروپێکی خاصمان هەیە ئامادە کراوە لەلایەن UNDP و لەلایەن ڕوانگەوە لەگەڵتان دەبن پرسیارەکانتان وەڵام دەدەنەوە داوا بکەن سەردانتان دەکەن بۆ ئەوەی مەراحلی وەرگرتن و شۆرتیزکردنی ئەو شەخصانە بە شێوەیەکی باش بەڕێوە بچی یارمەتیتان دەدەن. بۆ چەند پرۆژە ئایا پرسیارەکە لێرە ئەوەیە بۆ چەند پرۆژە ئێوە ئەتوانن تەقدیمی بکەن؟ لەو پرۆپۆزاڵە ئێوە تەنها دەتوانن یەک جار داوا بکەن، یەک ئەپلیکیشن پڕ بکەنەوە. هەر شەریکەیەک ئەتوانێت یەک جار تەقدیم بکەن، ناتوانێت بلێت لەبوو ئەو پرۆژەیە مەسەلەن بوو نمونە بوو ئەو لەقە یەکێک تەقدیم دەکەم بۆ شەریکەی تر یەکێک تەقدیم دەکەم نە، تەنها یەک پرۆپۆزاڵ تەقدیم دەکا. بەڵام لەوانەیە ئەو پرۆپۆزاڵە کە تەقدیم دەکات چەند ئێریایەکی تریش بگرێتەوە، چەند بابەتێکی تریش بگرێتەوە. مەسەلەن بوو نمونە یەک هەم ئیشی تازە دروست ئەکا، هەلیکاری تازە دروست ئەکا، هەمیش دەوراتی تێدا لە دایدەنێ و هەروەها توانای ئەو موازەفەش کە وەری دەگرێ لە نێوان لە ماوەی ئەو ماوەیە کە لێ ئیش دەکات توانێت بەرز بکاتەوە. باش ئێستا کێ ئەتوانێت تەقدیم بکات؟ هەر شەریکەیەک ئەتوانێت بۆ ئەو پرۆپۆزاڵەکە تەقدیم بکات، بەڵام پێویستە یەکەم جار ئەو سێ تایبەتمەندیای هەبێتن. یەک
ئەو ڕێنەمایانەی بوو خودی شەریکەکە لەسەری بچەسبێ دوو ئەو چالاکیانەی کە دەنووسێتن لە پرۆژەکەی خۆی ئەوانەش ڕێنەمایەکان بگرێتەوە و هەروەها ئەو کۆست و ئەو باجێتەی کە دادەنێتیش بە پێ ڕێنەمایەکان بێت ئەتوانێتن تەقدیم بکەتن بۆ ئەم پرۆژەیە واتە هەر شەریکەیەک ئەو سیانەی هەبێتن دواتر لە سلایدەکانی دواتر بە تەفاسیل شەرحی دەکەین ئەتوانێتن تەقدیم بکەت بۆ ئەم پرۆژەیە طبعا فرسەتیشتان دەدەینێ بۆ ئەوەی ئەگەر پرسیارێکتان هەبوو وەڵام بدەینەوە ئەوەی پرسیارەکانتان ئەوەی ئێمە دەزانین مسوگەر لێرە وەڵام دەدەینەوە ئەوانی تریش دەنووسرێنەوە لە زمنی ئەم سمینارە و دواتر لە سەر وێبسایتەکە بەس پرسیار و وەڵامەکان هەموو لەوێن دەرێ ئەتوانن ببینن. با بینە سەر ئەوەی کە تایبەتمەندی ئەو کۆمپانیا دەبی چی بیتن بۆ ئەوی بتوانیتن مافی هەبێتن پێشکەشی ئەو پرۆژەیە بکاتن. یەکەم جار پێویستە لە هەرێمی کوردستان تومار کرابێ کۆمپانیاکە پێویستە لە هەرێمی کوردستان تومار کرابێ پێویستە طبعا بە پێی یاساکانی هەرێمی کوردستان دوای ئەوە حەجمەکەی بەشێک بێت لە بیزینسی بچووک و مام ناوەند کە ژمارەی کارمەندەکانی نەگاتە 500 کارمەند زیاتر نەبێت و هەروەها ئەو ئیشەی کە دەیەوێت ئەنجامی بدات لەو سێ پارێزگای هەرێمی کوردستان لەگەڵ حەلەبجەدا بێت نەک ئەو ئیشەی دەیەوێت ئەنجام بدات لە پارێزگایەک لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت مەفروزە کارەکە لە ناو هەرێمی کوردستاندا بێت. خاڵێکی تر کە گرنگە بزانن پێویستە ئەو کۆمپانیایە پێش 3 ساڵ لە دێدلاینی پێشکەشکردنەکە تومار کرابێت. طبعا دێدلاینی پێشکەشکردنی پرۆژەکە دەی دسەمبرە مانگی 12 پێویستە ئەو کۆمپانیا 3 ساڵ بەر لەو تاریخە تومار کرابێتن ئەوەش بوو زەمانکردنی توانای کۆمپانیاکەیە بوو بەڕێوەبردنی پرۆژەکە. و هەروەها تێوە نەگڵاو بێت لەو بابەتانە کە زیاتر لە ناو ئەو تعلیماتانەی کە لە ناو ئەو جەنتە هەیە نووسرایە وەکو تووشی کێشەی یاسایی نەبوو بێت خاڵەتەکان لەوێ بە تەفاسیل نووسرا. ئۆکەی بابەتی تر بابەتی داراییە کۆمپانیا دەبێت توانای دارایی خۆی بسەلمێنێ بۆ ئەمە بەستەش پێویستە ئەو پێویستە ئێمە دڵنیابین لەوەی کە کۆمپانیا باجێتێکی تێمپرێری داینایە بۆ ئەو ماوەیە هەتا تعویز دەکرێت لە نایان پرۆژەکەەوە کە پرۆژەکەی بردیەوە کە دەست بە ئیشەکە دەکات دەبێت ئێمە دڵنیابین کە ئەو مەبلەقێکی بۆ ئەو پرۆژەیە تەرخان کردووە هەتا ئەو کاتەی مەسەلەن بوو نمونە مانگێک 2 مانگێ هەتا پرۆژەکە تعویزی معاشەکانی بوو دەدەت. و هەروەها پێویستە بیسەلمێنێ کە لە ڕووی داراییەوە کۆمپانیایەکی توانای خۆی هەیە ئەتوانێتن کۆڤێری ئەو پرۆژەیە بکات کە خۆی دایڕێشتووە و کۆمپانیایەکە کە هەتا ئێستا هاتووە بیسەلمێنێ کە گرفتی دارایی نییە. ئێمە لەو پرۆژەیە سێ ئەکتیڤیتیمان هەیە واتە یەک دروستکردنی هەلیکار هەنی ئێوە هەلیکار دروستی ئەەکەن بەپێی ئەو پلانە کە داتان نایە و هەروەها پرۆگرامتان هەیە بۆ ئەو کارمەندەی کە وەری دەگرن بۆ ماوەیەک ترینینگی
پێ دەکەن هە لەسەر ئیشەکەی خۆی ئۆن جۆب ترێنینگ و هەروەها جسرێکیش دروست ئەکەن لە نێوان ئەو قوتابیانەی کە لە زانکۆ دێن بۆ ماوەیەک لە کنتان ئیش بکەن بۆ ئەوەی ئەکسپریەنس پەیدا بکەن ئەو سێ ئەکتیڤیتیە لە ناو پرۆژەکەدا دەتوانێتن هەبێتن یەک یان دوان یان هەرسێکیان هەر پرۆپۆزەلێک دەکرێت زیاتر لە یەکێک لەوانە تێدا جێگیر بکرێت ماوەی پرۆژەکە چەندە؟ ماوەی پرۆژەکە نابێ لە 6 مانگ کەمتر بێ ئەو پلانەی کە دادەنین ئەو ژمارە موظفەی کە وەردەگرن یان ئەو کارماندانەی کە وەردەگرن لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 8 مانگیش زیاتر نەبێ و ئۆن جۆب ترێنینگەکە لە 1 مانگ بۆ 3 مانگ زیاتر نەبێ لە 1 مانگ کەمتر نەبێ و لە 3 مانگ زیاتر نەبێ بۆ ئەوەی ئەو کارمەندە بتوانێت توانای پێویست چ وەکو بەردەوامبوون لەگەڵتان چ وەکو ئەگەر بتوانێتن لەو سکیلەی کە پێویستی پێ هەیە بوو بەدەستهێنانی کار بەدەستی بێنیتن و ئەو قوتابیانەی کە دێن بۆ ئێوە بوو ئەوەی ئەکسپریەنسی پیشەیی وەربگرن ئەوێش عینەن لە 6 مانگ بۆ 8 مانگ نابێت لە 6 مانگ بۆ 8 مانگ بێ پلانەکەتان لە ماوەیە بیتن و هەروەها وەکو گوتم شوێنی پرۆژەکە مەفروزە لەو سێ پارێزگا بیتن لە زمنی حەلەبچەش مەفروزە لەو پارێزگانە بیتن نەک لە دەرەوەی پارێزگاکە وەکو گوتمان هەموو کۆمپانیایەک مافی هەیە پێشکەشی پرۆژە بکات بۆ ئەو پرۆپۆزەڵەی خۆی بنێریتن بەڵام لە کاتی کە هەلسەنگاندن دەکرێت احتیمالە ئەو ئێریانە زیاتر ئەولەویەتیان بدرێتێ بەڵام وەکو گوتم هەموو شەریکەیەک ئەگەر لە دەرەوەی ئەوانەش بێ مافی هەیە پێشکەش بکات باش بۆ ئەو چه کەسێک وەکو خوێندکار کە تەخەرروجی کردو ئەتوانێت تەقدیمی ئەو پرۆژە بکەتن بێجگە لەوانەی کە باسمان کرد ئەبێت تەمەنی لە 18 بۆ 26 ساڵ بێت و ئامادەیی تەواو کردبێ یان بەشی پیشەیی تەواو کردبێ یان بکاریروسی تەواو کردبێ و هیچ ئیشێکی تری نەکردبێ هیچ فرسەتی هیچ ئیشێکی تری نەبوو بێ ئەتوانێ بێتن ئێوە ئەتوانن ئەوانە وەربگرن لەو پرۆژەیە کەس پرسیاری هەیە لێرە لەو قوناغا بەڵێ دوو پرسیار وەڵام دەدەینەوە دەچینە ئەگەر یەک دەقە بە ماکرۆفۆنت بۆ بێنێ پرسیارێکم لە بۆ بەڕێستان ئەویشەوەیە کە ئەنگۆ بە هەر چوار پارێزگا هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە دەتانێت تەنها 400 کەس وەربگرن؟ بە کەمیەوە گوتمان 400 کەس نەمان گوتیە 400 کەس وەردەگرین دەزانیت چ خەڵکێک لێرە بێژە چه ئاوارەک هاتیە ئەمە خۆمان کە وەکو کارگە لە هەولێر 5 کارگەمان هەیە کمێکی ئەکسەریەت هەمووی ئاوارەکانی سووریان هەموو لای ئێمە کار دەکەن و ئەمە دەزانیت چه خەڵکە بێکارە لەو کەمپانە هەمووی بێئیش کەتووە 500 کەس 400 کەس بەچی نازانم کمیەکە زۆر کەم دوو بابەت هەیە یەک ئەمە گوتیتمان ئەتلیست واتە بە کەمیەوە ئەوە ئەکسپێکتد گۆڵزە یعنی ئێمە تەسەوور دەکەن زیاتر بێ دووش بە خۆت دەزانی ئەو باجێتە لیمیتیشنی هەیە و خاڵێکی تریش ئەوەیە کە
ئێمە دەمانەوێت باڵانسێک دروست بکرێت لە نێوان پارێزگاکان و لە نێوان ئەو گروپانەی کە وەردەگیرێتن بۆیەش هەر کۆمپانیایەک مافی هەیە لە نێوان $10,000 بۆ $6,000 پرۆپۆزال پێشکەش بکە بۆ ئەوەی ئێمە شانس بدەینە کۆمپانیای زیاتر شانس بدەینە خەڵکێکی زیاتر کە اختصاصی جوراجورین هەیە بۆی کاری تێدا بکەن بەلێ دوام پرسیار دوای دەچینە سلایدەکان دووبارە مەجاڵی پرسیارش دەدەین میکرۆفۆنەکە ئەگە زەحمە نەبی کاک محەممەد ئەو خاتوونە زەحمە بەیانی باش پرسیارەکەوێ ئێستا ئێوە 400 کەس مەسەلا مینیمەم یان ئاتلیستان هەیە چۆنێتی دابشکردنی لەسەر کۆمپانیەکان چەندە چکە دیار نییە لێرە چەند کۆمپانیا دەتوانێت سوودمەند بێت لەو 400 کارمان بەێ وەکو گوتمان هەموو کۆمپانیەک مافی هەیە کە پێشکەش بکە و طبعاً کە چەند کۆمپانیا ئایا ئەتوانن چەند موازەف وەربگرن ئەوە دواتر ئەچیتە دوای ئەوەی کە پرۆپۆزەلەکان وەردەگیرێ دوای تەحلیل دەکرێ کامە پرۆژەکان بەپێی ئەو بابەتانە بە جوانی ڕێک خراە ئەوەنە شانسیان زیاتر دەدرێتێ و پریۆرتایز دەکرێ اینجا شۆرت لیست دەکرێ ئێستا دیار نییە نه ئێستا دیار نییە نه ئێستا دیار نییە زۆر سوپاس وەکو گوتمان ئەوە دووبارەکردنەوەیە 6 مانگ بە کەمیەوە 6 مانگ ئەو گروپە ئەو کارماندەنە پێویستە لەو پرۆپۆزەڵەیە و پرۆژەیە کە دادەنێن ئەو پلانەی کە دادەنێن حسابی بکەن کە نابێت لە 6 مانگ کەمتر بێ نابێت لە 8 مانگ زیاتر بێ و هەروەها مەفروزە لەو گروپە تارگێتانە بێ کە باسمان کرد پەنابەر و ئاوارە و هەروەها ئەو گروپانەی کە هەر لەو محافەزانە ئیش دەکەن وەکو گوتمان ئافرەتان و کە سەرروکی خێزانن گەنجی 18 ساڵ و 35 ساڵ کە بێ ئیشە و هەروەها ئەبێ لە پلانەکەتان داهەبێتن کە 120 ئەوانەی لەو پرۆژەیە دەمێننەوە لای ئێوە ئیش دەکەن بۆ ساڵێک دوای پرۆژەکە لە لای ئێوە دەمێننەوە و کار دەکەن بەڵێ Do you, as Rwanga, have some database about the critical positions that are required for the private sector? I'll give you an example. We have Diari Kurdistan, which is based on, graphic designing. We are struggling for 4 years to find graphic designers, and I think there are other people who are in the same boat. Now, do you have a database that these are the jobs, the critical jobs, especially for high school leavers or maybe diplomas? Do you have a database that these positions are needed and we need to develop these people through companies or through special classes within 3 months, have a boot camp and prepare these people for the market? You can explain that in Kurdish to the... ئەوەی من بزانم ڕوانگە ئێستا نازانێت دەیەگەن من ئەو معلوماتم لە کن نییە کە بلێم داتابێسی هەیە یان نییە بەڵام ئەو پرسیارە تومار دەکرێت و دواتر لە وێبسایتەکە وەڵامەکەی دادەنرێتن ئێستا لە لای من نییە بزانم هەیتیان نە بەڵام ئەو پرۆژە دراسە کراوە دوای دراسەکە ئەنجامەکەی ئەوەی دەرکەوتووە کە ئەو گروپانەی کە باسمان کرد شەریکات زۆر کەم ئەوانە بە ئیش دەخەن بۆیەش ئەو گرانتە یان ئەو یارمەتی داراییە دانرا بۆ ئەی تەشجیعی کۆمپانیەکان بکەن ئەو گروپانە بە ئیش بخەن و هەروەها فێریشیان بکەن کە توانای کارکردنیان بەرز ببێتەوە بۆ ئەکسپێنسز و کۆست چ شتێکی یاساییەوە بە پێی ڕێنەمایەکانە طبعاً بە خۆتان دەزانن باشتر لە من
کە ئەگەر پلانێکت هەبێت بوو زیادکردنی بەشێک یان زیادکردنی ژمارەی کارمەندەکان طبعا کۆمەڵە خەرجیت هەیە احتیمالاً کڕینی پێداویستیەکانە یان بە هەر بابەتێکی تر لەو پرۆژەیە تەنها یارمەتیتان دەدرێت بوو ڕاتبەکە یان موچەکەی هەر خەرجیەکی تر کە خارج لە موچەیە ئەو گرانتە نایگرێتەوە لە ئەستۆی خۆتانە بۆیەش پێویستە ئەو پلانەی کە دادەنێن ئاماژە بە تەواوەتی ئاماژەی بەوە بکەن کە ئێمە باسی سەلەری دەکەن وجا بەڵام دیتیلی زیاتر لەناو ئەو گایدلاینەدا هەیە کە دەگەنە بەشی باجێت و داڕێشتن دیتیلی زیاتر لەوێ هەیە کە چ جۆر خەرجیەک ئەیگرێتەوە چه خەرجیەک نایگرێتەوە باسی خاڵی دووەمم کرد پێم وازحە لەو پرۆژەیە وەکو گوت کە کارمەندێک وەرەگیری هەر پێویستە ترێنی بکەی باشترین جووری ترێنیش ئەوەیە کە لەسەر ئیشەکەی خۆی ترێن بکرێ بوو ئەمە بەستەش ئەگە کارمەندەکە وەرەگیری پێویستە کەسێکی شارەزا لەگەڵی دابنێ بوو ماوەی 1 مانگ بوو 3 مانگ بۆ ئەوەی فێری ئیشەکەی بکە کە ئێمە پێ دەڵێن مێنتەر لەو پرۆژەیە ئێوە ئەتوانن $150 وەکو پاداش بوو مێنتۆرەکە دابنێن کە یارمەتی ئەو کارمەندە دەدا فێری ئیشەکەی دەکا کاویش لە 1 مانگ بوو 3 مانگە و سەدەکەش خودی ئەم پرۆژەیە بۆتان دابین دەکات سەدی پارەی ترێنەرەکە یان مێنتەرەکە دابین دەکات لە بۆهای مانگێک بوو 3 مانگ بوو ئەو تەلەبانەی وەردەگرن بە مەبەستی وەرگرتنی ئیکسپێریەنس کە ئەوە شانسێکی باشە دکتۆر مەسەلەن بوو نمونە ئەگەر خەریجی بۆ هەر دیزاینەر کە باست کرد ئێستا کومەڵێکی زۆر احتیمالە خەریجی هونەرە جوانەکانمان هەیە خەریجی ئایتیمان هەبێت ئەتوانن بێن لەو بەشە لەگەڵ ئێوە ئیش بکەن بوو نمونە و 100% کۆستەکەی پرۆژەکە دابین دەکا بەبێ ئەوەی ئەرکێک لەسەر ئێوە بێ یان ئەگەر ئێوە ویستان توانن شتێکی زیاتریشی بدەنێ لەو 6 مانگە توانێ خۆی فێرە دیزاین بکات یان خۆی فێرە بابەتێکی تر بکاتن کە بە پێی پێویستی ئێوە دەبێت لە کۆمپانیاکە ئەو کۆستانەی کە کۆڤێری دەکات لێرە وازەحە کە کاوێر ناکرێ ئەو کۆستانێک کە کاوێر ناکرێ وەکو کۆستی ئیداریە وەکو هەر پارەیەکە لە بانک وەردەگیری بۆ ئەو مەبەستە ئەبێ قەرزەکەت بدەیەوە یان ئەبێ سوودەکەی بدەیەوە هەر زەرەرێک کە پێشتر کردیتە هەر کۆستێکی تر کە پێویستە کە پرۆگرامەکە دادەمەزرێنی کرێی بینایە هەر بابەتێکی تر و بابەتەکانی تر کە بە تەفاسی لێرە هەیە نووسرا باش ئێستا دوای ئەوە دەچینە سەر ئەو فۆرمانەی لەلاتان هەیە هەر لە ناو جانتەکەدا هەیە شەرحی دەکەین بەڵام لێرە 20 دقەیەک بەس پێشەوە ئەگەر پرسیارێکتان هەیە 5 دقەش ئەتوانی مەجالی پرسیار بدەین کەس پرسیاری هەیە هەتا ئێستا کەسی تر پرسیاری هەیە کاک محەممەد دوای ئەو گەنجە عفو ئوستاز بەنسبەت یەک شتی ئەمن ئەوەندەی جێم لێ بگوتیان ملیارێک و 400 هزار یۆرۆ ڕاستە ئەوەی کە UN دایناوە بە ملیۆنێک و قسوور یۆڕۆیە ڕاستە یانە بەس مەبلەغەکەی چەندە ئەگەر بەس پێم بڵێ من ئێستا مەبلەغەکە ملا نییە حقیقەتەن پێم وە ئەبێ لەسەر وێبسایتەکە دابنرێ بەڵام ئەو 1 میلیارد و شتانە نییە بڕوانەکەم ملیۆنێک و 300 هزار یۆڕۆ زانم 3 ملیۆن و 800 هزار یۆڕۆ 3 ملیۆن و 800 هزار یۆرۆ
ئەگەر بێت و دواتر 3 ملیۆن پێما 3 ملیۆنە 3 ملیۆن یورۆە ئۆکێ 3 ملیۆن یۆرۆ 3 ملیۆن یۆرۆ دانرا تێبینی دەدە من بەڵێ ئەگەر 3 ملیۆن یۆرۆ بی باشە من بە 3 ملیۆن دلاری دادنم ناڵێم 3 ملیۆن یۆرۆ تەقسیمی 700 دلاری بکەین دەکاتە 4285 کەس هەر زیاتر دەکات ئەوەیەک دواتر گوتمان ئەتلیست وایە کە لە مانجی لە یەکەم کۆنگرە دانیشتین باسییان کە بۆ ساڵێکە نەک بۆ 8 مانگیان 6 مانگ نا بۆ 6 بۆ 8 مانگە 6 بۆ 8 مانگە ئەوە ئاخر ئاپدەیتەکە ئاخر پرۆسەکە ئەوەیە کە بۆ 6 بۆ 8 مانگە بەڵێ سڵاو دوو پرسیارمە بوو پرسیارێکیان لەسەر پرۆسەی فلتەرکردنی کاندیدەتەکان ئەبێ ڕوانگە بەشدار بێ لەو فلتەرەیە کە مەسەلەن لە کاتێکا تۆ کاندیدێتێکت هەیە ئینتەرویوەکەی لە HR-ەوە پێویستەکە ڕوانگە بەشدار بێ لەوەیە یاخودنا ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەمیش بۆ مێنتۆرەکە کە کاتێک وەک منشنت کرد 150 دلار وەرەگرێ ئەو نەفەرە ئەکرێ ئیمپلۆی بێ لە کۆمپەنیەکە خۆی و ئەوەش وەربگرێ ینی خۆی سالەری خۆی هەیە ئۆڕێدی بەس ئەو 150 دلارە زیایە وەرئەگرێ بۆ مێنتۆرکردنی ئەو ترینیانە سپاس بۆ پرسیاری یەکەم ڕوانگە تیمێکی داینە لە هەموو پارێزگایەک تەلەفۆن هەیە ئیمەیل هەیە ئەو تیمە کە ئەمپلۆی سپیشیالیستن یارمەتیتان دەدەن لە پرۆسەی HR-ەکەی خۆتان ئەگەر پێویستیتان پێ هەبوو بەڵام پێویست ناکەتن بێن لەگەڵتان دانیشن بۆ ئینتەرویوەکە پێویست ناکەتن بەڵام هەر پرسیارێک و هەر دیفیکۆڵتیەک و هەر عەزیەتێکتان ئەگەر نەتان زانیان پرۆسەکە بە چ شێوەکە توانی یارمەتیان لێ وەرگرن ئامادەنە ئەو تیمە بۆ پرسیاری دووەمیش تەعەن مێنتورەکە مەبەسمان ئەوەیە کە کارمەندی ئەو کۆمپانیایە ئەو 150کە وەکوو پاداشتێک بوو دابین دەکرێت نەک لە دەرەوەی کۆمپانیا ئەبێ کارمەندی کۆمپانیا کە بێ سیڤیەکەشی وازح بێت کە لەو بەشە ئەو توانایانای تێدا ئەتوانیتن ئەو کارمەندە فێرکەت بەڵێ دوایش دێنە لای تۆ باشە منتۆرێکی ئەکسپرت دامەزرینێ بۆ 6 مانگە بۆ 8 مانگە بۆ یارمەتی وا کەسا بکەیت بۆ ئەو کەمپەنی زۆر وانە سیستەم گەلوانیە نازان چۆن نۆڵیج ترانسفێر یعنی گوهستنی زانیاری بکەن ینی مەجال هەیە گێ ڕوانگە وەکی چانسێکی بدێ ئەو کەمپەنیە گێ پسپۆرە بێنن یارمەتی وا بکەن بەڵێ ئەوەی دکتۆر جان وازح بوو ئەوەی لێرە لە یەکلا بوویتەوە وەکو ئەو پرۆژەیە تەنها 150 دلار وەکو پاداشت بوو مێنتەرەکە دابین دەکرێت و داینایە کە کارمەندی کۆمپانیاکە ئەو کاتێ کۆمپانیاکە دەتوانێتن لە ئەستۆی خۆی ئەکسپێرتێک بینی 20 کارمەند بوو ئەو ماوەیە 3 مانگە ئەویدی بکە و 150کەش لەسەر پرۆژەکە دەبێتن بەو شێوەیە ئەتوانی دابنێ بەڵام کە خودی ئەم پرۆژە بێت موچەی ئەکسپێرتەکە دابین بکات ئەوە ناکرێ لەبەرەوە زیاتر فۆکوسەکە لەسەر ئەوانەی کە وەکو گوتمان ئەو گروپانەیە کە باسمان کرد کە ئەوانە زیاتر فرسەتی ئیشیان بۆ دابین بکرێتن بەڵێ بەڵێ سڵاو پرسیاری منەوەیە ئەو کەسانەی کە دادەمەزرێن یاخود سوودمەند دەبن لەو پرۆژەیە کەسەکان دیاریکراون لەلایەن ڕوانگەوە یان ئێمە خۆمان با بڵێن بەڵاوی دەکەینەوە پۆستی دەکەین کە کەسمان پێویستە و هەر خۆشمان مقابلێ و کەسانە دەکەین بە دڵی خۆمان دەبێت یانیش ئەوە تا کەسەکان ئێوە دیاریتان کردووە و ئێمە لەنا ئەو کەسانێک کە دیاری کراوە کام سکیڵەمان پێویستە ئەوانە هەڵدەبژێنین چۆنە 100% ئەبێ بەدلی خۆتان بێ ئەبێ ئەو سکیلانە بێ کە ئێوە پێویستیتان پێ هەیە تەنها
ئەبێ لە پەنابەر و لە ئاوارە و لەو خەلکە بێ کە بووماوەیەکی درێژ بێئیش بووە یان لەو گەنجانە بێ کە لە 18 ساڵ بوو 35 ساڵن و بێئیش بوونە بەڵێ ئافرەت بێ تەنها ئەو مەرجانە باقی شت هەموو لەسەر خۆتانە خۆت ئینترویوان دەکە خۆت بە پێویستی دەزانی کامیان هەل دەبژێری و خۆشت ئەو سکیلانە کە پێویستیت پێ هەیە نامەبەستی من ئەوەیە ئەو کەسانە ئێوە دیاریان دەکەن نە ئێمە دیاریان ناکەن خۆت پێ هەڵدەستی نەک وەرگرتنی کەسەکان لە ناو کۆمەڵە کەسەی مەبەستی من ئەوەیە هەر کۆمەڵی کەستان دیاری کردووە کە بۆ ئەو پرۆژێ بشێن یانیش ئەوە تا کۆمپانیەکان خۆیان بڕیار لەسەر شتە دەن چونکە ئەگەر کۆمپانیا خۆی بڕیار لەسەر شتە بدا پێم وایە ببورنە قسەیش دەکەم واستەیەکی زۆری تێدەکەوێت کۆمەڵی کۆمپانیا هەوڵ دەدات کۆمەڵی خزم و کەس و کاری نزیکی خۆی بۆ ماوەیەکی کاتی سوودمەند بن لە بڕەپارەیەک و دواتر لەوانێ ئیشیان پێیان نەمێنێ بەڵام ئەگەر ئەو کەسانە ڕوانگە دیاریان بکات کەمتر ئەو بابەتە ڕوبەڕووی کۆمپانیەکان دەبێتەوە کە با بڵێن لایانی فیڤرتیزمی تێدابی یانیش ئەوە تا مەسەن کەسێک لەسەر کەسێکی در ئەفزەڵ بکەی نازانم چۆن پرسیارەکەت واضحە طبعا ئێمە وا دادەنین کە کۆمپانیەکان مافی خۆیانە هەر سکیلێک و هەر توانە کە خۆیان بە پێویستی دەزانن هەلی بژێرن بەڵام لەو گروپانە بێتن کە ئێمە بە ئەسمان کرد ئەوە وازحە چونکە ئەگە وانە بێت قبول ناکرێت پرۆژەکەیان بەڵام ئایا ڕوانگە کەس گروپێکی هەلبژاردۆ نا ڕوانگە بە ئەرکە هەلناسی تەنها ئەرکی ڕوانگە ئەوەیە یارمەتیدانی کۆمپانیەکانە ئەگەر پرسیاریان هەبێ داوای بینینیان لێ بکرێت چۆن ئیشەکە بکەین چونکی هەیە هەندە کۆمپانیا هەیە ئەکسپریەنسی هەیە دیپارتمنتی خاصی خۆی هەیە HR هەندە کۆمپانیاش هەیە دیپارتمنتی HR نییە ڕەنگە پرۆسەکەی پێویستی بە یارمەتی هەبێ ئێمە شخصی تایبەتمان هەیە لە HR شارەزای دێت یارمەتیان دەدەتن کو شۆرتلیست بکرێن کو داوا بکرێن لە چین دەری وەربگیرن یعنی بەس ڕاوێژ دەدرێتێ نەک بۆیان هەلبژێردرێ وایە تێدەگەم بەڵام مەبەستی منیش ئەوە بوو چونکە ئەگەر بێت و هەم دیاریکردنی کەسەکان و وەرگرتنی کەسەکان و ینی لە ئەی تو زێت پرۆسسەکە هەمووی لە دەستی کۆمپانیا خۆیدا بێ پێم وابێ ئەگەر هەمووشینا بەشێک لە کۆمپانیایەکان کۆمەڵی خەڵکی نزیک لە خۆیان سوودمەند دەکەن لەو پرۆژەیە وەکو گوتمان هەدەفەکە ئەوەیە ئاوارەیەک پەنابەرێک کەسێک کە زۆر بە ئیش بۆ بچتە سەر ئیش تەنانەت دەکرێت یعنی ئەوە زۆر وازەحە یعنی ئەگەر پرۆژەکە ئەو سێ شتانە بپێکێ یعنی ئیشەکەی خۆی پێکا باقیەکەمە تەداخلی ناکەین و خودی کۆمپانیاکە ئەو کەسایی کە فۆرمەکەش ئەو کەسێک کە تەقدیمیش دەکە بۆ معلوماتان ئیمزای دەکا کە من ئاوارەمە کە من فلانم یعنی باری یاسایی هەلدەگریتن شخصەکە وانییە بێ بەس ناوێک دەدرێتن نا دەبی فۆرمێک هەیە پڕ دەکاتەوە ئیمزای دەکا خۆی مەسئولیەت و باری یاساییەکەی بڕیارەکەی خۆ قسەی خۆی هەلدەگرێت چ وەکو کۆمپانیا چ وەکو تاکەکان زۆر سپاسان دەکەم بوو 11 و 20 دقە دەگەڕێنەوە 20 دقە مەجای برێکێکتان هەیە ئەگەر خزمەتی خۆتان بکەن دوای 11 و 20 دقە بەردەوام دەبین فۆرمەکان شەرح دەکەین زۆر سپاس بەندیان پێوە دەکەن چاوپێکەوتنیان دەکەن شورتلیستیان دەکەن و ئەو فۆرمانە پڕی دەکەنەوە 6 فۆرم هەیە لەناو ئەو جانتانەدا هەیە کە پێویستە پڕی بکەنەوە یەکێکیان Annex A یان کە گرانت ئەپلیکیشن فۆرمەکەیە بەس ئەگەر بگەڕێەوە مینیمایزی بکەی ئێمە ئەو 6 فۆرمە پێک دێت لە یەکێک ئەپلیکیشنەکە کە معلوماتی خودی کۆمپانیاکە لە خۆ دەگرێ باجێتەکەیە کە بۆ ئەو 6 مانگ بۆ 8 مانگە و ئەو ژمارە کارمەندانە کو باجێتەکە دابەش کردووە لێگاڵ
انتایتی شیتەکە معلوماتی یاسایی کۆمپانیاکەیە فۆرمێکە زۆر زەحمەتیش نینە. فاینانشال ئایدنتیفیکیشن فۆرمەکەش معلوماتی دارایی کۆمپانیاکەیە کە پێویستە دابینی بکەی و ئیەکە وەکو ئیمزا و مۆری خۆتانی لەسەرە کە وەکو بەڵێننامەیە کە پابەندبوونە بە پرۆژەکە کە ئەو معلوماتەنە دابین کرا هەمووی ڕاستن و ئەوەی ئێفیش فۆرمێکی خاصە بوو ئەو کارمەندانەی کە ئینتەرویوتان کردووە و بڕیارتاندا تەعینیان کەن دوای ئەو کە پرۆژەکەتان بردەوە بڕیارتاندا تەعینکەن ئەو فۆرمەش پڕی دەکەنەوە و ئەوان ئیمزای دەکەن کە ئەو معلوماتانە هەمووی ڕاستە. فۆرمەکان بریتینە لەوە و ئەبێ پڕ بکرێنەوە و با دەست پێ بکەین لە گراند ئەپلیکیشن فۆرم. فۆرمەکان بە هەردوو زمانی ئینگلیزی و کوردی لەبەردەستە. ئێوە هەم ئەتوانن بە کوردی پڕ بکەنەوە هیچ کێشە نییە، هەم ئەتوانن ئینگلیزیەکەی پڕ بکەنەوە. بەڵام ئەگەر ئەو تواناتان هەیە کە بە ئینگلیزی پڕ بکەنەوە ئینگلیزیەکەی پڕ بکەنەوە. هەروەها گایدلاینەکەش ئەو ڕێنەمایانەش بە کوردی هەیە لەبەردەستان بە ئینگلیزیش هەیە، بەڵام ڕێفرەنسی سەرەکی بوو تێگەیشتن لەو تعلیماتانە ئینگلیزیەکەیە نەک تەرجومەکەی. ئەگەر هاتوو لە کوردیەکەی شێوازێک تەرجمە کراوە لێ تێنەگەشن بگەڕێنەوە بۆ ئینگلیزیەکەی ئەو سەرچاوە سەرەکیەکە. وەکو تەماشا دەکەن ناوی پرۆژەکە لێرە دەنووسی پرۆژەکەتان چییە؟ مەسەلەن پرۆژە زیادکردنی بنکەی فروشتن وانە ناوی پرۆژەکە دەبیتە ئەوە، مەسەن بوو نمونە بوو کۆمپانیاک، یان زیادکردنی کارمەندان بوو بەشی وەبەرهێنان بەرهەمهێنان، یان زیادکردنی بەشی دیزانی. ئەلمهم بۆ پلانەکەی خۆت چت دانا ناوی پرۆژەکە لێرە دەنووسێ، ناوی کۆمپانیای پێشکەشکار، ناوی یاساییەکەی، ناوی ئەو پارێزگای کە کۆمپانیەکە پرۆژەی تێدا ئەنجام دەدا. مەسەلا من ئەو پرۆژە لە پارێزگای هەولێر ئەنجام دەدەم، لە حەلەبجە ئەنجام دەدەم، لە سلەیمانی ئەنجام دەدەم، لە دوهوک ئەنجام دەدەم. ناوی پارێزگاکە لێرە دەنووسیتن. تەبعەن وەکو گوتمان لەو پرۆژەیە دیارە لە نەماوەیەکی دوور و درێژ هەتا ئامادەیان کردووە، نووسیتان دوهوک هەولێر سلەیمانیە، ئەگەر حەلەبجەش بوو هەر لە زمنی سلەیمانیە بنووسن. ژمارەی پرۆژەکە ئەو ژمارەیە دواتر ئەتان دەدرێتێ کە سابمیشنتان کرد، خودی ڕوانگا و ڕقەمەکە دادەنێت و ئەتان دەتێت. ئەگەر بچێ خوارەوە پوختەی پرۆژە، دووبارە ناوی پرۆژەکە لێرە بە تەواوەتی پارێزگا هەلی دەبژێری، ئەو شارەی کە پرۆژەکەی لێیە، تەبعەن شارەکە دەنووسی، مەسەلەن سۆڕان یان حەلەبجە یان زاخۆ شێخان. ماوەی چالاکی پرۆژە چەندە؟ 6 مانگ وەکو گوتمان بۆ 8 مانگە. تێچووی پێشبینی کراو بە دولاری ئەمریکی چەند تێچووی تێدەچێ؟ کوی گوژمەی داواکراو بە دولار ئەمریکی تۆ داد نایە ئەو پرۆژەیە کە دادەنی، مەسەلەن بۆ نمونە تۆ داد نایە 20,000 دلار تێچووی هەیە، بەڵام لەو 20,000 دلارە 170 مەسەلەن بۆ نمونە کە دابین دەکرێ لێرە دەنووسرێ، ئەکاتە چەند؟ ئەکاتە 14,000. ئامانج لەو پرۆژەیە چییە؟ ئامانجەکەی خۆت ڕوون دەکەیەوە کە دەمەوێتن ئەکسێشن بکەم بلا بلا بلا، یان کارمەند زیاد بکەم، بەرهەمهێنان زیاد بکەم، فروشتن زیاد بکەم، هەر ئامانجەکەت کە بۆ پرۆژەکەی خۆت هەیە. کەی ئەوانەی کە سوودمەند دەبن، تەبعەن تو چاپێکەوتنت لەگەڵیان کردووە، بۆ دەرکەوتووە کە دوو لەوانە پەنابەرن، سێ ئاوارەی ناوخۆنە، دوانیان هەژارەکانی خودی کۆمەڵگای ئەو محافزانەنە، بێ ئیشەکان یان ئافرەتی سەرۆکی خێزان یان گەنجی 18 بوو 35 ساڵە. کۆی سوودمەندەکان ئەبێتە جەمعی ئەو دوو ژمارەیە.
ئەو ژمارەی کە پێشبینیت کردووە لەو چاوپێکەوتنە کە بوت کردوونەوە ئەو پلانەی HR کە دادنەوە ئەو ترێنینگی کە دادنەوە بوو دەرکەوتووە مەسەرەن ئەگەر 10 کەس داوا کردووە لەو 10 کەسە پلانت دانا و 5 لەوانە لەگەڵت بەردەوام بن گوتمان مینیمومەکە 120%کەیە یعنی ئەگە 10 کەس بیت 2 کەسیان ئەبێ هەر ئاماژە پێ بکرێت کە بەردەوام بن بەڵام هەدەفەکە ئەوەیە کە بیزینسەکە سەرکەوتووتر بێ لە جیاتی 2 کەس هەر 10 کەسەکە 8 کەسەکە 5 کەسەکە بە پێی پلانەکەی خۆت کە چەند دڵنیات کە لێرە ژمارەکەی دادەنەی مەسەرەن ئێمە گریمان پلانەکەمان وا داڕێشتووە 5 کەس لەو 10 کەسە بەردەوام دەبن چالاکیە سەرەکیەکانی ناو پرۆژەکە چین بۆ هەر پۆزیشنێک کە دادەنەی ئەو نەفەرانە کە بۆ هەر پۆزیشنێک دادەنێ ئەوانە دەبی کومەڵە چارەکیەک ئەنجام بدەن وەکو جۆب دیسکریپشنیانە چ ئیشێک دەکەن لە ناو کۆمپانیا وانە ئەوانە لێرە هەمویان ئەنووسی ئاماژەی پێ دەکەی طبعا ئەو فۆرمانە بە وورد لە بەردەستان دەبێت ئەتوانن لە وێبسایتەکە داونلودکەن و لە وردیش بنووسنەوە بە نووسینی دەست قبول ناکرێ ئیلا دەبێت نووسراوە بێت بە کۆمپیوتەر کێ فۆرمەکەی پێشکەش کردەوە بۆ ئەنجامدانی پرۆژە یعنی نوێنەری کۆمپانیاکە کێیە کێ دانرا نوێنەری کۆمپانیاکە ناوی کۆمپانیا باری یاسایی پێشکەشکاری فۆرم CEO HR بەس ئەبێ ئاماژە پێ بکرێت کە ئەوە نوێنەری کۆمپانیاکە بۆ ئەو پرۆژە ژمارەی توماری کۆمپانیا یاخود هاوشێوەکەی لە هەرێمی کوردستان ڕێکەوتی تۆمارەکە ناونیشانی فەرمی ژمارەی دووسیەی باج ژمارەی دەستەبەری کۆمەڵایەتی زەمان ئیجتیماعیەکەی بە خۆتان دەزانن دەبی هەر کارمەندێک زەمان ئیجتیماعیەکەی بدرێ زانیاری لەسەر کەسی پەیوەندیدار بە پرۆژەکە کەسی پەیوەست بە پرۆژەکە مەسەلەن ڕەنگە CEO پێڕ بکرێتەوە بەڵام کۆنتاک پێرسنەکە کەسێکی خاص بیت HR-ەکە بێ بوو نمونە ئیمەیلی کەسی پێویست ژمارە تەلەفۆنەکەی بڕۆ خوارەوانە وازەحن زانیاری لەبارەی کۆمپانیا پێشکەشکار کارتی چالاکی بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی کەلوپەل یان باڵاخانە یان هەر جوورێکترە وەکو نمونە هێنایتەوە ژمارەی کارمەندەکان 2017 چەند بووە لێرە بۆ ئەوەی ئەمە بزانین ئەو کۆمپانیایە توانای هەیە لە بەڕێوەبردننی پرۆژەکەی ژمارەی کارمەندەکانی 2017 چەند بووە 2010 چەند بووە کارمەندی هەمیشەیی چەند بووە طبعا بە خۆتان دەزانن زۆربەی شەریکات پرۆژە و شتیان هەیە تێمپرری ئیمپلۆییان هەیە پرمیننتیشیان هەیە ئەوە لێرە ئاماژەی پێ دەکە داهاتەکە بە دولار چەندە طبعا ئەو معلوماتانە هەموو سڕینە و دەپارێزرێن هەموو وەکو سڕیات دەپارێزرێن لە ڕای ڕوانگەوە لەوە دڵنیاتان دەکەینەوە دەستکەوت بە دولار چەندە کوی سەرمایە بە دولار طبعا 2017 کوی ئەو پرۆژەنەی ئێستا لەسەر شانیەتی بە دولار زۆر کۆمپانیا هەنە ئێستا پرۆژەی جێبەجێ دەکەن ڤالیوی ئەو پرۆژانە چەندە لێرە دەنووسی 2017 چەند بووە 2018 چەند بووە ژمارەی کوتایی بە دولار مەبەستی تۆتاڵەکە بووە نازانم ژمارەی کوتایی بە دولار ئەگەر ئینگلیزیەکەی تەماشا بکەین ئەوە بەسی ئەوە بەڵام ئەوە ئەژماری حساباتەکەیە کە بە چ شێوەیەک بە ئۆکەی لێرە بە کورتی باسی چالاکیەکانی خۆی کۆمپانیاکە دەکەی پرۆفایلی کۆمپانیاکە لێرە شەرح دەکەی لە چ بوارێک ئیش دەکات و چه خزمەتگوزاریەکی هەیە دواتر باسی پلانی خۆت دەکەی بەرەو پێشبردننی کۆمپانیا و ئەو پرۆژە و ئەبێتە بەشێک لەو پلانەی کە هەیتت پلانێکت هەیە تەبعەن هەموو شەریکێک پلانی خۆی هەیە ساڵانە بوو بەرە پێشبردننی ئەوە و ئەو پرۆژەیە چۆن یارمەتیدەرە یان بەشێکە لەو پلانەی کە هەیتت لێرە بە تەفاسیل شەرحی دەکەی طبعا ئەو خانانە وەکو گوتم چونکی وردە ئەتوانی حرەکەی پێ بکەی ینی بە تەفاسیل و زۆر بە جوانی بنووسی شەرت نییە بڵێن بە کورتی بنووسی هەندی بتوانی بە باشی بنووسی و دیتێلی پێویستی بدەی باشترە
شیکردنەوە و باسکردنی پرۆژەکە ئێستا دێ سەر پرۆژەکە بۆ ئەوەی شی بکەوە تکایە بنامای پرۆژەکەی خۆتڕۆن بکەرەوە لێرە شەرحی پرۆژەکە دەکەوە شتێکە کە هانت دەدا ئەو پرۆژەیە جێبەجێ بکەی ئەوەی مەسەلەن بوو نمونە کۆمپانیایەک ئەوەی کە هانی دەدا زیادکردنی فروشتناوی تر بەرەو پێشبردننی ئەچارەکەی خۆی تێ ئەو هاندانانەی کە دەبنە سەبەبی ئەوەی بوو پرۆژەکە لێرە دەنووسی و ئەوەش بابەتێکە کە بوو هەڵسەنگاندنەکە بەکاردێتن چه هاندانێکت هەیە بۆ ئەوی بزانڕێتن کە ئەو کۆمپانیا تشجیعە یان ئینکۆرێجە نەک تەنها لە بوو مەبەستی مادیەکەی خۆشی پلانی هەیە و دەیەوێتن بەرە پێش بچیت ئەگە فۆرمەکەی بینێ خوارە زەحمەت نەبێ ئەو گروپانەی کە سوودمەند دەبن وەکو گوتم شەخسەکانت دیاری کردووە ئینتەرویوت کردوونە شەخسەکانت دیاری کردووە لێرە دابەشیان دەکەی چەند کەسیان پەنابەرن یان پەنابەر نینە ئاوەرە ناوخۆیەکانن هەژار و نەدارەکانی کومەلگەی لە خۆگرتوو یا محافزانە دابەشی دەکەی کوی گشتی وازەحە دوای ئەوە عینەن ئەو ڕقەمە دووبارە لێرە بە شێوازێکی تر پۆلینی دەکەین دابەشیان دەکەین سەرۆک خێزان گەنج لە تەمەنی 18 و 35 ساڵ ئەوانەی ماوەیەکی زۆر بێکار بوونە و کوی گشتی واتە ئەو ژمارەی سەرێ دووبارە لە خوارەوە دابەشێکێتە لێرە دووبارە بە پێی تەمەن دابەشی دەکەیەوە یعنی 3 جور دابەشی دەکەی ئەگەر 10 موازەفت وەرگرتووە بە 3 جور ئەو 10 موازەفە دابەش دەکەی لەناو ئەو خشتانە لێرە لە پاشکۆی بیدا ناو زانیاری ئەو سوودمەندانە کە پۆلینت کردوونە ناو زانیارەکەی ئەو شەخصانە ئەنووسی و ئیمزا دەکەی لە فۆرمەکەی بیدا دوای شەرح دەکەن هەروەها یەک دقە ئەگەر زەحمە نەبیتن مەچوو سەرێ بەڵێننامەیەک بۆ هەر یەک لە سوودمەندان بێکارەکان هاوپێچ بکە بە گوێرەی ئەو نمونەی لە پاشکۆی ئێفدا هەیە فۆرمی ئێف ئەو بەڵێننامەیە کە بەو شەخصە پڕ دەکەیەوە کە چاوپێکەوتنی لەگە کردووە هەلت بژاردووە تکای ئەو هەزانیانە نووسە بەردەوام دەبین بنەمەکانی هەلبژاردن بۆ دامەزراندنی بێکارەکان لەسەر چه ئاساسێک و چه بنەمایەک ئەوانەت هەلبژاردووە یعنی کە چاوپێکەوتنت کردووە حتمما هەندێک بنەمات هەبووە لێرە ئەنووسی شێوازی دامەزراندنیان ئەنووسی لێرە باسی خودی پیشەکانیان دەکەی ئەو شەخسانەت لە بوو چ پیشەیەک هەلت بژاردووە تۆ وەکو گوتمان ئەگە بوو نمونە دادنەیە 10 کەس دابمەزرێنی ئەو 10 کەسە احتیمال هەیە بوو یەک پیشە بیت یان احتیمال هەیە بوو 3 پیشە بن لێرە پێویستە بوو هەر پیشەیەک مەسەلەن بوو نمونە من 3 کەسم دەوێت بوو بەشی فروشتن پیشەی فروشیار 2 کەسم دەوێت بوو بەشی ئیدارە دەبیتە پیشەی ئەدمینیستریشن بۆ هەر پیشەیەک دەبی ئەو بەشە پڕ بکەمەوە بۆ هەر پیشەیەک ئەوجا 3 پیشەت هەیە یان 1 پیشەت هەیە مهم بە پێی پیشەکە بێ پڕکەوە دامەزراندنی گروپە دەستنیشان کراوە ئایا لەسەر بنەمای مەشقی پیشەگیریدا دەمەزرێن بەڵێ نەخێر پۆستی کارەکە چییە لێرە شەرح دەکەی ناونیشان لە چه شوێنێک ئەگەر جیاواز بوو لە شوێنی کۆمپانیاش شوێنەکەی دیار دەکەی مەسەلەن کۆمپانیاکەم لە هەولێرە بەڵام من 3 کەسم بوو فروشتن لە سووران پێویستی پێ هەیە یان لە شەقلاوە لە هەر شارێکی تر ناوی ئەو بەشە لە کۆمپانیا بنووسە کە کارەکەی تێدا ئەنجام دەدات وازەحە ژمارە ئەو کەسانەی داد دەمەزرێن ماوەی دامەزراندنەکە چەندە بۆ ئەو پیشە 6 مانگە 7 مانگە 8 مانگە ژمارەی ئەوانەی هاوشێوەی هەمان کار لە کۆمپانیا کار دەکەن من 3 بوو فروشتن تەعین دەکەم 3 تریشم ئاڕێدی ئیش دەکەن لە بەشی فروشتن هەفتانە چەند کات ژمێر کار دەکەن پێناسەی کارەکە
طبعا ماوەی ئیشکردنی هەر کارمەندێک نابێت زیاتر بێ لەو شتەی کە بە پێی قانونی عێراقی بوو ئیشدانرا. ئەگەر زیاتر کار بکە ئەوە دەبی تاوافق لەگە خودی خۆی بکە و خودت دەبی معاشەکەی بدەی، بەس نابێت زیاتر بێ لەو شتە. یعنی نابێت لە دانانی موظف و پلان دانانەکە دەبێت ڕەچاوی قوانینی ئیش و کاری عێراقیش بێتەکردن ئەو تعلیماتانی لە هەرێمی کوردستان هەیە. پێداویستی ئەو پۆستە واتە تقریبا ئەوە ئەتوانی بڵێ جاب دیسکریپشنەکەیە، بەڵام لێرە دابەش کرا. جاب دیسکریپشنەکە لێرە دابەش کرا. پێداویستی ئەو پۆستە چییە؟ لێهاتوویەکانی چنە؟ ئەو شخصە دەبی چ توانە و لێهاتوویەکی هەبێ ئەتوو دەبی لێرە بنووسی. ئامێر و کەلوپەلی پێویست بۆ ئەم کارە کۆمپیوتەر بەکاردەهێنێ، ئامێرێکی تر بەکاردەهێنێ لێرە ئەنووسی. مەترسیەکانی ئەو پۆستە چییە؟ هێزاردەکان چنە؟ ئەگەر مەکاینی گەورە قەولە بەکاربێنێ هێزاردەکان چنە؟ ئەگەر لە کارەبا ئیش دەکە هێزاردەکان چنە؟ مەفروزە ئەو شتانە لێرە بنووسێ. تقریبا ئەگەر ئەوانەی شارەزان پێدەین جۆب سیفتی ئانالایسزێک ئەبێ لێرە بۆی بکەی کە ئەو ئیشە چ مەترسیەکی دەبێتە. موچەی مانگانەکەی چەندە؟ لێرە دەنووسی. دەرماڵە ئەگەر هەبێ، دەرماڵای خەتەر، دەرماڵای هاتوچۆ، ئەگەر دەرماڵایەکی خاصی هەبێتن ئەویشە. پلانی مەشق و ڕاهێنانەکە طبعا گوتمان ئەو مەشق و ڕاهێنانە لەسەر کارە، یعنی وانە ترینینگی خۆشت دەبێت، بەڵام ئەو مەشق و ڕاهێنانە دەبێ وابێ بکە بۆ ماوەی مانگێک هەتا 3 مانگ دابرژرێ بۆ ئەو شخصەکە فعلیەن فێرە ئیشەکەی ببێ. بۆ خودی کۆمپانیاش باشە و بۆ خودی شخصەکەش هەدەفمان ئەوەیە فێرە ئیشەکەی بێ ئەو سکیل و توانای بەدەست بێنێ. لێرەش پلانەکەی خۆت بۆ مەشق و ڕاهێنانەکە دەنووسی. ژمارەی ئەوانەی کە سوودمەند دەبن لە مەشق و ڕاهێنان ڕەنگە هەموویان، ڕەنگە ژمارەیەکیان. مەشق و ڕاهێنان لەسەر چی دەکرێت؟ دەنووسی ئەزمموی کۆمپیوترە، سۆفتوێرە، بەکارهێنانی جیهازێکی خاصە، سکیلی فروشتنە، تومارکردنە، هەر شتێکی تر کە بە پێویستی زانێ ئەبێ فێر ببێ. دەرەنجام و چاوەڕوانکراو لەو مەشقە بە پێی پلانەکەی خۆ ئەکسپێکتیشنەکە چییە؟ چۆن داتنیان لە ماوەی مانگێک بۆ 3 مانگ ئەو سکیلانە هەموو فێر ببێت. لێرە ئاماژەی پێ دەکەی. پلانی مەشق و ڕاهێنان ڕوون بکرەوە. سیستەمی مەشق و ڕاهێنان چەند هەفتەیەکە، چەند ڕۆژە مێنتۆرەکەت ڕاستپاردووە کو فێری دەکا. لێرە بە تەفاسیل دەنووسی ماوەی مەشقەکە. لێرە طبعا ئەوە هەر یەکێک بوو هەر پۆزیشنێک، ئەگە وەکو گوتمان بۆ هەر کارێک فروشتن یان ئیدارە دەبێت تۆ ئەو شانە بوو پڕ بکەوە. سەرپەرشتیارەکە کێ؟ مێنتۆرەکە کێ؟ کێ دەیەوێت ئەو کارمەندە فێر بکە؟ معلوماتەکەی لێرە دەنووسی. ناوی شخصەکە، پسپۆریەکەی لە چییە؟ چەند ساڵ ئەزمموی هەیە؟ وەکو CV ئەو شخصە، ئەو شخصەی کە بەتەمایە ئەو کارمەندە فێرکات CVەکەی. ڕۆلی سەرپەرشتیارەکە چ دەبێ؟ مەشق و ڕاهێنانی پێ دەکا ئەرکەکانی چییە؟ بۆ ئەوەی دڵنیابین کە پلانێکی توکمەدار ڕێژراوە. ژمارەی ئەو کەسانەی لە سەرپەرشتیار سوودمەند دەبن، مەسەلەن بوون و یەک سەرپەرشتیارم دانا 2 کەس لە بەردەستینە، یان 1 کەس یان 3 کەس یان 4 کەس. لێرە ئاماژەی پێ دەکەم. وەکو گوتمان چەند سەرپەرشتیارت دانا ئەبێ ئەو خشتانە بووی پڕ بکەیەوە. ئەگەر 3 سەرپەرشتیار بوو 3 خشتەیوە کۆپی پێست دەکە پڕی دەکەیەوە بۆیان. هەتا ناوی سەرپەرشتیاری 4 دانرا لێرە. ئەگەر زیاتریشتان هەبوو ئەتوانن دابنێن. ئەگەر هەر جورە چالاکیەکی تر هەیە ڕۆنی بکەرەوە. دەرەنجامەکانی پرۆژەکە پێت وایە کو دەبێت ئامانجەکان دەرەنجامەکانت چ دەبێ. لێرە خودی پرۆژەکە زیاتر دیتیلی ئەدەیە، چونکی ئەو تیمەی کە هەلسانگاندن دەکا بێت دڵنیا بێ کە شتەکە بە پوختەیی کرا. تکە ڕۆڵی ئەو پرۆژە ڕوون بکرەوە سەبارەت بە کەشەبێدان و زیادکردنی هەلیکار.
ئەو پرۆژە دەبێتە هوکاری گەشەپێدانی توانستی ئەزمونەکە زیادەکە ئەو پرۆژە دەبێتە هوکاری گەشەپێدانی توانستی کردەیی کابرا پراکتیکیان ئیشەکە زیاتر فێر دەبێ یان ئەو پرۆژە دەبێتە هوکاری گەشەپێدانی ئەزمموی کردەیی کە بوو ئەو تەڵەبانەی بوو نمونونەکە دێن بە فرێشی وەریان دەگری ئەزمموونێکی وەردەگرن لەوەی شتێکە خوێندیانە نەک خارجی ئەوە تکارۆنی بکرەوە ئەو پرۆژە تا چەند ئاستی توانست و ئەزمموی بەشدار بووان بەرز دەکاتەوە بە گوێرەی بازاری کار وازەحە و لێرە پێویستە ئاماژەی پێ بکەی ژمارە ئەو کەسانەی بوومەوەی 1 ساڵ بەلایەنی کەم دوای پرۆژەکە لەکنت دەمێننەوە لێرەش بەڵێننامەکەیە توانن کە بخێنەوە و فۆرمەکەی پێشکەشەکە بەڵێننامەکەی لێرە پڕ دەکاتەوە و ئایخێنیتەوە و ئیمزای دەکات و ناو و واژووی ئەوەی کە فۆرمەکەی پڕکردیتەوە جە CEO یان ڕپرزەنتیتیڤی شەریکەکەیە لێرە ئاینوسیت و مۆر و ئیمزای دەکات و سکەنی دەکەتن بۆ ئەوەی بتوانیت بنێریت لێرە دێنە سەر باجێتەکە چۆن باجێتەکە بۆ خۆ دادەنیان چون پلانی داراییەکە بۆ دادەنی خشتەیەکی زۆر سادەیە ینی زۆر زەحمەتی تێدا نییە موچە و دەرمەڵە بوو دامەزراندنی ئەوانەی بێکارن لێرە ڕوونی دەکەوە وردی دەکەوە کۆی موچەکانیان لەگەڵ ئەگەر کەمێک گەورەترگێ کاک محەممەد دیار نییە لە من دیارن پێوانی لە جەماعەتیش کۆی موچەکانیان لەگەڵ زەمان و دەستەبەری پۆستی ژمارە 1 مەسەڵەن پۆستی ژمارە 1 تو دادنایە کەسی فروشتن کارمەندی فروشتن مەسەڵەن یان لە کارگەیەکی درێنەیە کارمەندی درێنە پۆستی ژمارە 1 پێناسایی بکەن ئەوەی پۆستەکەی لێرە دەنووسی ژمارەی کەسەکان چەندن 2 کەس لە مانگێک چەند پاریان تێچووی چەندە بە دولار کۆی تێچووەکەش چەند مانگ بەردەوام دەبی 6 مانگ بەردەوام دەبی مۆتیپلای معاشەکەی ئینجا تێچووەکەی لەو بەری دەنووسی وا بوو پۆستەکانی تریش دەرماڵای مەشق و خۆلی ڕێهێنان لێرە کە وەکو گوتمان دەرماڵای ڕاهێنەرەکەیە 150 دلارە کە لێرە دەنووسی چەند ڕاهێنەرت هەیە بوو چەند مانگ بەردەوام دەبی کە گوتمان 1 بوو 3 و مەبلەغەکە چەندە و کۆی تێچووی ئەو پرۆژەش لە تۆتۆلەکە ئەگەر هاتوو ئێستاش من زۆر معلوماتم پێوە نەدا لە بەرەوە کاتمان کەمە بەڵام لە خودی ئەو گایدلاینە کە لە لای ئێوە هەیە لە وێبسایتەکەش هەیە هەمووی نووسرا و لە عینەن وەخت هەر پرسیارێکیشتان هەبوو بە ئیمێل ئەتوانن بنێرن بە تەفاسیل وەڵام دەدرێتەوە بۆ خۆتان هەروەها لەسەر وێبسایتەکەش دادەنرێ و ئەتوانن تەلەفۆنیش بکەن ڕاستەوخۆ لە هێلی گەرم ئەتوانن قسەیان لەگە بکەن و بوتان شەرحکەن دووبارە لێرە دووبارەی دەکەینەوە کە تێچووی پرۆژەکە نابێ لە 170 موچەکەی تێپەڕ ببێ واتە موچەکەت کە دانا ئینجا 170کەی ئەو پرۆژەیە دابینی دەکا و نابێت لە 700 دلارەوە زیاتر بێ لێرەوە با دەرفەتی پرسیارکردن بکەینەوە چ لە فۆرمی یەکەم چ لەگەڵ فۆرمی دووەم کەس پرسیاری هەیە ئەوانەی دوانە پرسیارتان هەیە زۆر چاک من یەک پرسیارم هەیە دەربارەی probation period کە مەسەلەن مۆزەفێک تەعینە بێ probation periodێکی مەسەن 3 مانگە یان 6 مانگە ئایا ئەو مۆزەفانەی کە ئێستا حالی حاضر لە probation periodان ئەتوانرێت بکرێتە ناو ئەو لیستەوەی کە بەشدار بن لەم پرۆژەیە؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت نە ئەو پرۆژە تەنها بۆ ئەوانەی بێکارن
ئەوانەی ئاڕێدی لە کنتان دامەزرانە ئەو پرۆژە نەیانگریتە. چووکە پێشتر بێکار بوون ئۆڕێدی لەوانەیە 1 مانگ یا 2 مانگە دەستیان بەکار کردبێ بە هەرحاڵ ئەو لە بوو ئەوانەیە کە ئیشیان نەدۆزیتەوە. پرۆژەکە بوو ئەوانەیە. کەسی تر بەڵێ ئەگەر ماکرۆفۆنەکە زەحمەت نەبی. ئەو کەسانێک کە دادەمەزرێن بۆ پرۆژە یعنی ئەو نەفرانی کە سوودمەند دەبن لەو پرۆژەیەوە زیاتر پەنابەر و ئاوەڕن ئایا دەتوانن نەفرەتێتی چونکە دامن لایەوە ڕفرەنسێکی زۆر باش هەیە لە پەنابەر و ئاوەڕەکان ئەگەر بکرێت ئەوە وەکو لیستەیەک بەردەست بخرێت کە ئەمە بتوانێت لەوانە هەڵبژێن یان سیڤیەکانیان فیلتر کرابێت یان زۆر سوپاس بۆ ئەو پرسیارەکە کرد احتیمال ئەو تێگەشتنە بێ ئەو تێگەشتنە ڕاست نییە یعنی ئەمە فۆکوسمە تەنها لەسەر ئاوەرە و پەنابەر نییە گوتمان ئاوەرە و پەنابەر و هەروەها خەڵکی کۆمەلگای خۆمان ئەوانەی کە مەترسیان لەسرە یان عەزیەتی زیاتر ئەکێشن وەکو گەنجەکان وانە 85 ساڵ وەکو ئافرەتان ئەوانە دەبێت جیا بکردنەوە ئەوانەش عینەن لەزم نییەوە هیچ پرۆریتێک لە هەر سێ ئەو چ ئاوەرە بی چ ڕیفوجی بی چ خەڵکی ئەو گروپانە بێتن کە عەزیەتی زیاتر دەبینن وەکو ئافرەتی سەرپەرشتی خێزان وەکو خەڵکێکە 2-3 ساڵ بێ ئیش بووە ئیشی نەدۆزیتەوە وانە ساڵێک زیاتر ئیشی نەدۆزیتەوە ئەوانە هەموو یەک حەسێت مەقسەدەمەوە بۆ ئایا داتە ڕفرەنسی کای بەردەست پێدەمە بتوانن بەڵێ ئەتوانن لە هەر مەرحەلەیەک کە ویستان بزانن کو پەیوەندی بەو گروپانەوە بکەن تیمی ڕوانگە حاضرە لە سەخت ئەتوانن پەیوەندیان پێ بکەن ئەوان یارمەتیتان دەدەن کو پەیوەندی لەگەڵ ئەو گروپانەکە کو ئەو خەڵکانە بدوزنەوە و چاپێکەوتنیان لەگە بکەن. زۆر سپاس بۆ پرسیارەکە. کەسی ترمان هەیە پرسیاری هەبێت؟ باش. ئەگەر بچینە کاک محەممەد بچینە فۆرمەکەی تر. لێرە لیستی ئەوانەی کە بێکارن و چاپێکاتن لەگەڵیان کردووە لێرە ناوەکانیان بە تەفاسیل ئەنووسرێ ناوەکەی چییە لە چ پۆستێکە چەند مانگ لە کنتان ئیش دەکە مۆچەکەی کوداندرا دەرماڵەکەی ئەگەر هەبیت دەنووسی مەشق و ڕاهێنان داتنایە یان داتنەنایە بەشداری دەکە یان نا بڕوانامەکە هەیە نییە وەکو گوتنی لیستی ئەو کارمەندانە دادەنڕێکە لە پلاندا دان بمەزرێنین بە هەموو تەفاسیلیانەوە. و وەکو گوتنی ئەوە بە ئەکسل فایل ئەتوانی بە پێی ژمارەی کە پلانت بودانە لێرە زیادیان بکەیت تەبعەن ماف دەدرێتە ئێوە گریمان ئێوە چاوپێکەوتن لەگە خەڵک کرد ئەو لیستەشان حاضر کرد بەڵام هەتا پرۆسەکە جێبەجێ ئەبێ و هەتا ئیشەکە دەست پێ دەکرێ یعنی هەڵدەبژێردن ئیشەکە دەست پێ دەکرێ احتیمال هەیە 1-2 لەوانە نەمینن یان بچنە سەر ئیش خۆشبەختانە وانە ئێوە مافتان هەیە کە یەکێکی دی بە هەماهەنگی لەگەڵ تیمی ڕوانگە کە سەرپەرستی دەکەت و لەگەڵتانە یەکێکی دی لە جیاتیوی دابنێن هیچ لەوە کێشە نابێت. کاک محەممەد بڕۆ. پێویستە ئەو فۆرمانەش پڕ بکرێنەوە ئیمزا بکرێن ناوی فەرمی کۆمپانیا و معلوماتی تایبەت بەسەر خودی شەریکەکە ئەگەر بچێ خارەکە محەممەد وازەح معلوماتەکان پێویستی بە دووبارەکردن ناکە ڕێککەوتی توماری کۆمپانیا بڕ خوارێ و واژوو مۆری کەسی پەیوەندیدار و ئەوە بچینە فۆرمەکەی تر کاک محەممەد ئەوە پێما وازەها پرسیارتان لێ نێوە نیە وازەها ئەو فۆرمێکی ڕۆژانەیەوە لەگە ئەو فۆرمانە هیچ دەکەن. زانیاری ژمێریاری
ئەوانە یان زانیاری دارایی کۆمپانیایەکە ئێرە ئەسەرمێنێ ناویش زانیاری لەسەر بانک باشە ناوی ژمارە حسابەکە لە چ بانکێکە بۆ معلوماتان پێویستە بانکەکە نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان هەبێ یعنی ناکرێت لێرە معلوماتی بانکێک بنووسرێ قبول ناکرێت کە ئەگەر هاتوو هیچ برانچێکی یان هیچ لقێکی لە هەرێمی کوردستاندا نەبێتن معلوماتی بانکی کۆمپانیا ناو نیشانەکەی وازەها زانیاری خەون ژمارەکە حسابەکە وازەها ئەگە زەحمە نەبێت مۆر و واژووی بانک مۆر و واژووی بانکەکە تەمعەن ئێوە ئەوانە دەبەنە بانک مۆر دەکەن یعنی ئەوێدی دەکەن واژووی دەکەن احتیمال هەیە کە ئەوە دەنێرن پێویست ناکە ئۆریجینەلەکە بنێرن سکەنی دەکەن دەنێرن چونکە بە ئیمەیل دەنێرن وانە بەڵام دواتر داواتان لێ دەکەن ئۆریجینەلەکەیان بۆ ببن کە ئەو کۆمپانیای هەڵبژێردران داوان لێ دەکەن و شتانیان ئۆریجینەلەکەیان بۆ دابین بکەن با بچینە فۆرمەکەی تر کاک ئەوەش ئەو بەڵێننامەیە کە کۆمپانیایەکە دابین دەکا ناوی کۆمپانیای پێشکەشکار و معلوماتەکەی پۆستی بەڕێوەبەری کۆمپانیا جووری دەستگایان کۆمپانیا کە لێرە دیار دەکەی و ئیمزا و مۆری دەکەی خاڵێکم پێویستە لێرە ئاماژە گوتمان کۆمپانیای بچووک و مامناوەند ئەوانەی هەتا 500 موازەفیان هەیە بەڵام ئەگەر کۆمپانیایەک ئەتوانیت بەشدار بێت کە 500 موازەف زیاتری هەیە کارمەند زیاتری هەیە ئەو تەنها ئەتوانێتن ئەو قوتابیانە وەربگرێت کە بوو ڕاهێنان بۆ وەرگرتنی ئەکسپریەنس دەچنە لایەن نەک لە بوو هەموو پرۆژەکە تەنها قوتابیەکان ئەتوانێت وەربگرێت ئێفەکەش گوتمان پلانت دانا 20 کەس وەربگری 10 کەس وەربگری هەر ژمارەیە کە داتنایە چاوپێکەوتنت لەگەڵ کردووە معلوماتەکەی لێرە پڕ دەکەیەوە بووان ناو نیشان لە چ گروپێکە خوێندەواریەکەی لە چ ئاسێکدا لێ هاتوو پیشەیەکەی لە چ ئاسێکدا ئەزمموی کاری هەیە نییە لێرە دەنووسی ئەزمونونەکە لە چ بوارێکە وە بچینە خوارێ ئایا ئێستا بێکارە بێکار نییە تەمان دەوی بێکار بێتن بێکاریەکەی چ ماوەیەکە ساڵێکە 6 مانگە 2 ساڵە 3 ساڵە ئەبێ لێرە بێ هیچ سەرچاوەیەکی دارایی هەیە نییە ئەو معلوماتێکە لێرە ئەو شخصە ئایا ئێستا دەخوێنێ خێزاندارە معلومات لەسەر خێزانداریەکەی خودی خێزانەکەی ئایا بە ئیشە بێ ئیشە ئەوانە و ئەو شخصە تەبعەن یەکێک لەو بەڵێنانە دەدا من بەڵێن دەدەم لە کاتی واژوکتیان و گیری بەسە بێکارم دەخوێنم یعنی ئەو وازح دەکە لە بۆ ئەو قوتابیانە و ئیمزای دەکە شخصەکە دەبی لێرە ئیمزای بکەت و ئەویدی دابێنرێت باش پرسیارتان هەیە با بچینە سەر پرزنتیشنەکە کاک محەممەد باش وەکو گوتمان ئەبێ لە ڕێگەی ئیمەیلەوە فۆرمەکان بنێری وازەحە بۆ ئەو ئیمەیلە پێش 10/12 و هەروەها ئەبێ ئاگادار بی ئیمەیلەکە نابێ لە 10 مێگابایت زیاتر بێ حەجمەکەی ئەگەر هاتوو گریمان دۆکیومنتەکان حەجمی زۆر بوو لە 10 مێگابایت زیاتر بوو ئەپلیکیشنی سەرەکیەکەی بە ئیمەیلێک بنێرە ئەپلیکیشنی یەکەم بۆی بزانن توکەی و باقی دۆکیومنتەکان بە ئیمەیلی ژمارە 2 3 و 4 بنێرە بەس بەڵام لە سابجێکتەکەی دیارکە کە ئەوە 1/3
لە سابجێک 2 لەسەر 3 3 لەسەر 3 مەسا ئەوە 3 ئیمێلە یان 4 ئیمێلە بۆ ئەوەی ئەو شخصانە کە وەری دەگرن بزانن ئەوە 3-4 ئیمێل پێکەوە دێتن. پرۆسەکە کاتێک خۆتان ئەبێت تەرخانکەن پرۆسەی HR-ەکەی خۆتان کاملکەن، دوای ئەوە کە دۆکیومنتەکان حاضر بوون سابمیشنی پێ دەکەن پێش ئەوە، دوای ئەمە ماوەیەک دوای ئەوە پرۆسەکە بە چەند مەرحەلەیەک ئێڤالوێشنی بوو دەکرێت. با بزانین ئەوە چی، ئەوەش پێم وایە بوتان گرنگە بزانن. یەکەم جار لە ڕووی ئیداریەوە چێک دەکرێت، بزان هەموو فۆرمەکان تێدا، هەموو معلوماتەکان نووسرای پێش ئەو بخیندرێتەوە. هەموو فۆرمەکان تێدا، هەموو معلوماتەکان تێدا نووسرایە. و ئایا هەموو ئیمزا کرایە مۆری لەسرە، ئایا بە ئینگلیزی یان کوردی هاتیە، مەسەڵەن بە زمانێکی تر بێتن قبول ناکرێت ناخیندرێتەوە. ئایا دۆکیومنتی ساپۆرتینگ دۆکیومنتیان لەگەدانە وەکو فۆرمی توماری کۆمپانیا، وەکو هەر دۆکیومنت ساپۆرتێک کە پێویست بیتن، ئایا لەگەری دانرا، ئەوانە هەموو چێک دەکرێت. دوای ئەوە دێن تەماشای ناو فۆرمەکان دەکەن، ئایا پرۆژەکە بوو 6 مانگ بۆ 8 مانگە ئۆکێیە، ئایا مەبلەغە گشتیەکە لە نێوان $10,000 بۆ $6,000 ئۆکێیە، تەماشا دەکەن ئایا ئەو موچانەی کە دانرا چەندە و ئەو مەبلەغی کە بوو گرنتەکە دانرا ئایا لە 170 تێنەپەڕیە، ئایا لە $700 تێنەپەڕیە، ئەوەنە وەکو ئەدمینیستریشن ئەوەنە هەموو چێک دەکرێن. و هەروەها تەماشا دەکرێن ئەوانەی کە دەتانەوێ وەربگرن چێک دەکرێن ئایا لەو شخصانەیە، لەو کۆمەڵگایە و لەو گروپانەیە کە ئاماژە پێکرایە، وایە لە پلانەکەتان دانرایە کە 120 دادەمەزرێن. دوای ئەوەی کە وەکو ئەدمینیستریشن چێکەکە کرا کە دڵنیا بوون هەموو دۆکیومنتەکان حاضرە، اینجا دێتە سەر ئێڤالوێشن، یعنی شتەکەن ئێڤالوێت ناکرێ ئەگەر ئەو نوقسانیانەی هەبێ، هەر ناچتێڤە. بەس ئەگەر ئەوانە هەموو کامل بوو، اینجا دێت ئێڤالوێشنی دەکرێتن کە وەکو دەبینن کوی گشتیەکە 100 پوینتە، بزانین ئەو کۆمپانیا لەو 100 پوینتە چەند پوینت بەدەست بێنێ. لە 106 زیاتر داخلی ئەو پرۆژەیە دەبێ بەشدار شۆرتلیست دەکرێت بۆ ئەو پرۆژەیە بە پێی پلانەکە، بە 106 کەمتر ئێکسەر ڕیجێکت دەبێ. پوینتەکانیش لێرە وازح کرا فاینانشەل ئۆپەرێشنال کەپاسیتی، واتە توانای دارایی و بەڕێوەبردنەکە، توانای دارایی کۆمپانیاکە و توانای بەڕێوەبردننی پرۆژەکەی کۆمپانیا 20 خاڵی بوو دانرا. ئەو کارانەی کە دانرا ئایا پەیوەندیدارن بە ئیشوکاری خودی کۆمپانیا و ئەوانەش 20 پوینتی بوو دانرا. خودی پرۆژەکە بە چ شێوەیەک دیزاین کرا، بە جوانی دیزاین کرا، 25 پوینتی بوو دانرا. ئایا پرۆژەکە وا دانرایە کە هەم ئیش و کاری شەریکەکە بە جوانی بەرەو پێشەوە دەڕەوە، هەمیش ئەو کارمەندانە ئەتوانن بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بن لە ئیش و کارەکەی خۆیان، 25 پوینتی بوو دانرا. و ئایا ئەو باجێتای دانرا چەند حەقیقیە و چەند گونجاوە لەگە خودی پرۆژەکە و لەگەڵ پلانەکەی، 10 پوینتی بوو دانرا. و ئەوەی 6 پوینتەکە بێنیتن داخلی پرۆسەیەکی تر ئەبێت. بەڵام لە خاڵی یەکەم ئەگەر هاتوو لە ئێڤالوێشنی یەکەم لە 12 پوینت کەمتر بوو، ئێکسەر ناچنە سەر ئێڤالوێشنەکانی تر، یعنی ئەبێ لە خاڵی یەکەم فاینانشەل ئۆپەرێشنال کەپاسیتی ئەگەر لە 12 خوارتر بوو، ئەوە ئێکسەر ڕێجێک دەبێتن. یا خۆت ئەگەر لە سێکشنی یەک لە سێکشنەکانی وی کە سابسێکشنی هەیە، یەکێکیان تەنها یەکی بینیتن، یعنی برین چەند بابەتێکە یەکێکیان یەک بینیتن، ئەوەش هەر ڕێجێک دەبێت، چونکە هەمووان پەیوەنددارن، دەبی باڵانسی هەبێتن، هەموو کۆی گشتیەکە دەردەخ.
و معلوماتی زیاتر ئەتوانن لە خودی ئەو دوکیومنتانەی لە بەردەستانە بەدەستبێنن لە ڕێگەی ئیمەیلەوە پرسیار بکەن، ئەتوانن تەلەفۆن بکەن، ئەتوانن داوای بینین بکەن. تیمی ڕوانگە کارمەندی تایبەت بە شارەزا لە HR ئەتوانن داوا بکات بێت سەردانتان بکە، یارمەتیتان بدات لە هەر قوناغێک لە ئامادەکاری بوو ئەم پرۆپۆزەلە. و هەروە داوا دەکەم لێتان کە پرۆسەکە ئێستا دەست پێ بکەن، چونکی جیاوازە ئەوە لە بابەتەکانی تر کە ئەتوانی 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش سابمیشنەکە ئیشەکەی بکەیت، چونکی پێویستی بە پرۆسەی دەستنیشانکردن و چاوپێکەوتن و ئەوە هەیە، بۆیە پێویستە کاتێکی گونجاوی بوودا بنەی. سەبارەت بە پرسیارەکانتان، ئەو پرسیارانە لێرە کرانە هەمووی تومار کراوە و وەڵامە دروستەکە هەرە دروستەکە لە وێبسایتەکە هەیە دادەنرێ و هەر پرسیارێکی تر ئەتوانن لە ڕێگەی کە لێیان بکەن، بەڵام ئاگادار بن نابی لە 11 ڕۆژ بەر لە دێدلاینەکە دوای 11 ڕۆژ هیچ پرسیارێک وەڵام نادرێتەوە، یعنی 11 ڕۆژ پێش دێدلاینەکە هیچ پرسیارێکی تر وەڵام نادرێتەوە، بوویە هەر پرسیارێکتان هەبێ زووتر پێ هەستن. ئەو بابەتەکەی تریش دوای دەستنیشانکردنی کۆمپانیاکە و بردنەوەی ئەو باجێتە دەچیتە ناو قوناغێکی تر، مەرحەلەیەکی تر ئەتوانن دواتر ئەتوانن بە تەفاسیل بخینەوە لەناو ئەو دوکیومنتە. پێم وە ئێستا زۆر پێویست نەکەتن. بەڵام بەس ئەوە ڕەچاو بکەن کە هەر دوکیومنتێک کە ئەنێرن چاوەڕێ ئەوە بکەن کە دوایی کە دەستنیشان کردن داواتان لێ بکەن ئۆریجینالەکەیان بۆی ببەن، یان معلوماتی زیاتر پێیان بدەن کە داوا دەکەن. ئەوەش ئەو معلوماتانانە، ئەوە حێلی گەرمی هەولێرە دووهوک سلەیمانیە، ئەتوانن پەیوەندی پێوە بکەن وەڵامتان دەنەوە، ئیمەیلەکە بۆ ئێرە دەنێرن و خودی وێبسایتەکەش ئەگە بزانین لێرە هەبیتن طبعا ئەوە وێبسایتەکەیە headwayjobs.com لەناو ئەو دۆکیومنتانەش هەیە کە لەلاتان هەیە. ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو، کەس پرسیاری هەیە؟ بەڵێ، کەسی تر؟ کاک محەممەد میکرۆفۆنەکەی زەحمەت نەبی. تۆش پرسیارت هەبوو؟ کەس پرسیاری نییە؟ هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات یان لە کوردستانی ڕۆژئاوایان لە باکوور هاتووە لە بۆ کارکردن، ئایا ئەوانەش دەگریتەوە یان بەس ئەوانەی کە لە کەمپەکاندا دەنیشن؟ تەنها ئەوانە دەگرێتەوە کە لێرەنە و وەکو پەنابەر ناسراون لەران ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە. وایە ژمارەیەکی زۆر هاتینە لێرە بە دوای کار دەگەڕێن بە قانونی هاتینە ئیقامان هەنە، ئەوانە ناگرێتەوە. تەنها ئەوانە دەگرێتەوە کە دەسەلمێنین کە ئێمە پەنابەرین یان ئاوارەینە. سپاس. سوور سپاس. ئەو برادەرە زەحمەت نەبی. ئەو مێزەکە هەندێک پەنابەر هەیە ئێستا، مەسەلەن پەنابەری ناوخۆیی فترەی زۆرە لێکوانە دەژین و ئیشیش دەکەن لە کۆمپانیاکان. گرنتی چیە ئەو پەنابەرانە نانووسرێنەوە جارێککە لێرکوانە دیسان لەو پرۆژەی جەنابتان؟ بەڵێ، تیمی ڕوانگە مۆنیتۆری پرۆسەکە دەکا، یعنی مۆنیتۆری پرۆسەکە دەکا لە کاتی دامەزراندنی ئەو شەخصانە. ئەگە شەریکەکە پرۆژەکەی بردەوە، تیمی ڕوانگە مۆنیتۆری لەگەلیان دەبێ هەو 6-7 مانگات سەردانیان دەکە، ئەوانیان دەکا و ئەگەر هات و بیسەلمێ کە ئەو شەخصە یعنی ئەو شەڕاست نییە، حتمما ئەوە شتەکەی ئەبردرێ، یعنی ئەو باجێتەی لێ ئەبردرێ. ئەوە یعنی باشتر ئەوە کەس بەرە ڕووی ئەو شتە نەچێ، یعنی پرۆژەکەی لە خۆی تێک بدە، لەو خەڵکەش تێک بدە.
کاک محەممەد بۆ مێزەی سا کاتتان باش من پرسیاریەوەم هەبوو کە بە تایبەتی لە ڕووی ئاوارەکانەوە کاڵی ئەوان هەلی کار بۆ ئەوان بدۆزرێتەوە ئایا ئەوان چۆن بتوانن ئەو هەلی کارانە ببینن ڕەنگە بەشێکی زۆریان لە کەمپەکان بنیان لە ناو شارش بن بەڵام زۆر زەحمەت بێ بۆەوەن کە ئەو جۆب ئۆپۆرچونیتیانە بدۆزنەوە ئایا ئێوەکو ڕوانگە لە ڕێی ڕوانگە جۆفرەسەوە ئەو کەسانی تێ لە وێبسایتەکە بۆ نمونە ئاسانکاریەک بکرێ بۆ ئاوارەکان یان ئەو کەسانەی کە با بڵێن بە دوای کاراگەڕێن چونکە هەستەکەم بۆ نمونە ئێمە چەند ئۆپۆرچونیتێکمانە بۆ لە کۆمپانیای خۆمان زۆر قورس بووە کەسێکی ئاوارە بدۆزینەوە لەبەرەوەی کە ئاکسسیان نەبووە جارێ بۆەوەی کە لەو چەناڵانی ئێمە بەڵاومان کردوتەوانی شەکە ببینن سپاس طبعا دووبارە بکەمەوە باشە طبعا وەکو گوتمان ئێمە ئاماژەمان تەنها بە ئاوەرە و پەنابەر نەکردووە وەکو گوتمان خەلکی ئەو کومەلگانش وەکو ئافرەت و وەکو ئەوانەی کە عەزیەتیان زیاتر لەسەر ینی گوشاریان لەسەر ئەوانش بەپێی ئەو مەرجانەی کە دانرا و لە تعلیماتەکە هەیە ئەتوانن بەژار بن بەڵام ئاماژەیەکی باشت پێکرد احتیمال ڕوانگە بەوە هەڵدەستێ بە یارمەتی ڕوانگە ئێوە کە داوا یارمەتی لە ڕوانگە دەکەن ئەگەر دەستان ناگاتە ئەو شخصانە بۆ ئەوەی ئەو پوزیشنانە بویان ئێلام بکەن لە ڕێگەی ڕوانگەوە ئەو دەرفەتتان دەبێت کە بتوانن پەیوەندی دروست بکەن لەگە ئەو بەشانە و هەروەها لەو ماوەیەش کە ئەو سنکشنانە دەکرێت طبعا ئێمە لە هەولێر بوو معلوماتان 4 دانیشتنی ئەو شێوەیەمان هەیە ئەگەر هاتوو حەستان کرد یان خۆتان چوونەوە دەبێت کارمەندێکی تر بێت ئەو ئیشە بکاتوانن دووبارە داوا بکەن بەشدار بێتن لەو سنکشنانە بێتەوە ئەگەر پرسیارێکی نوێ بوتان گەڵاڵەوە توانن دووبارە بگەڕێنەوە ئێرەش ئەو فرسەتەش هەیە دوو سێکشنی تریشمان لە دوهۆک دەبێت لە سلەیمانیشمان دەبێتن و لەو ماوەیەش پێم وایە پلانێکی باش دانرا بۆ ڕاگەیاندن بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە وەکو تو گوتنی ڕەنگە نەزانێت ئەو ئۆپۆرتونیتێتە هەبێت فرسەتی دەبێتن کە پەیوەندیتان پێوە بکە و بەشدار بێتن لەو ئۆپۆرتونیتیە هیچ پرسیاری ترمان هەیە بەڵێ نە جۆب فێردانانرێ بەڵام خۆت وەکو شەریکە عادەتەن کە پۆزیشنێکت هەیە ئێعلانی دەکەی وانە ئەو پرسیارێکی جوانە ئەگەر تیمەکەی ڕوانگە ئەو پرسیارە بنووسنەوە ئایا کۆمپانیەکان ئەتوانن ئەو ئۆپۆرتونێتی ئیشکردنەکە لە پلاتفۆرمی ڕوانگە ئێلانکەن یان نا دوتر ئەگەر ئەو وەڵامیان بۆ بنووسنەوە لە وێبسایت زۆر سوپاسان دەکەین هەر دەربارەیەوە لە پلاتفۆرمیەوە ئێستا کە هێدوەیز جۆبس هەیە هەر لەوێ ئاکسس هەبێت بۆ نمونە کۆمپانیەکان هەمووی ڕژستەر بکرێن کە ئەپلایەکەن ڕەنگەوەش ڕێگایەکی ئاسانتر بێ بۆ کەسانە کۆمپانیەکان ببین و ئەو جۆب ئۆپۆرچونیتەکانش ببینن کە هەیە دیارە دۆستەکەمان پێشنیارێکی هەیە دووارە تیمەکەی ڕوانگەگرەوەی تەجیلکردن پێشنیارەکەی ئەوەیە لە هەر خودی وێبسایتەکە هەر کۆمپانیایەک دەلێتن پێشنیارەکەی ئەوەیە هەر کۆمپانیایەک پلانی دانا کە بەشدار بێ لەو پرۆژە ناوی کۆنتاک معلوماتەکەی لەوێ جووری ئیشەکەی لەوێ بنووسرێت بەرکو ئەو خەڵکە بتوانن لە ڕێگەی ئەوانەوە پەیوەندی بەو کۆمپانیا بکەن خۆیان پێیان بناسێنن دێ باشە زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان بۆ ئەو کاتەکە داتان ناو هیوای سەرکەوتنان دەخوازم لەم پرۆژە و لە کۆمپانیەکان خۆتان زۆر سپاسان دەکەم تەشەکر